خۆشەویستانی ئێمە لە هەرجێکن سڵایمەتان لەبێ بەیانیتان باش بێت ومێدی ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامەرانیتان بۆ خوازیت بۆ ئەمڕۆژ کۆمەڵە بڕگۆ بابەتی نومان بۆ ئاماژەکردن بارمەتی هاوکاران بۆ هیوانی تاکۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا بڕگۆ بابەتەکانمان ببینن بۆ ئەمڕۆ پرۆگرامی ئەمڕۆ بە یارمەتی هاوکارم چنوور پێشکەشتان دەکەین فەرموو چنوور سڵاو کۆشین سڵاو لە تەواوی بینەرانمان لە هەرجێکن بۆ هیوایی گشتلایەکتان لەساغ بن تەندروستێکی باشتان هەبێت هەروەک کۆژین ئاماژە پێدا کە لە تەوەری ئەمڕۆمانە و لە پرۆگرامی ئەمڕۆیە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردن دواتر لە کاتی خۆیان هەریەکان ئاماژەی پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین دوو تەوەری سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین یەکێک لە تەورەکانمان و تەوەری یەکەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر بێکاری و ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا بزانین ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا چۆنە لە چه ئاستێکدایە هەڵبەت هەرێمی کوردستان ئەگەر بازە جۆرەکانی بێکاریکەین کۆژین تەواوی جۆرەکانی بێکاری لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بێکاری بوونی هەیە ئایا ئەو کەسانەی کە چوونەتە کەرتی تایبەت یاخود کاریان هەیە ئەوانە تا چەند دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە لەگەڵ ئەوەی کە دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە ئایا تا چەند لە کەرتی تایبەت و کەسانی کە لە کەرتی تایبەتە کار دەکەن خانەنشین کراون یاخود یاسای خانەنشینی داگرێتەوە لەگەڵ ئەوەشدا باز لە بارودۆخی کرێکاران دەکەین لە هەرێمی کوردستاندا بزانین بارودۆخی کرێکاران و بە شێوەیەکی گشتی و کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستاندا چۆنە لە چه ئاستێکدا تا چەند مافەکانیان پارێزراوە لەسەرم بابەتە دواتر سکرتێری لەخی سلێمانی سندیکای کرێکاران لەگەڵ ئێمەدا میوان دەبێت تەواوی ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تریان بۆ وەرەگرین باشە تەوەرەکی تریشمان هەیە ئەمڕۆ لا تەوەری دوامماندا باس لە کاریگەریەکانی بوومەلەرزە لەسەر تەلارسازیەکەین بێگومان وەکەزانین کە بەداخەوە بوومەلەرزەیەکی زۆر بەهێز لە باکووری کوردستانیداوە و چەندین کەس بەهۆی ئەم بوومەلەرزەیەوە گیانیان سپار بەداخەوە و زۆر کەسی تریش بریندار بوون جا ئێمە هەموو کات مەترسی ئەوەمان هەیە کە ئەم بوومەلەرزەیە لە باشووری کوردستانیش ڕۆ بدات ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چی بکەین لە کاتی بوومەلەرزەدا یاخود شێوازەکانی دروستکردنی تەلارسازی لە هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت بەرگەی بوومەلەرزێکی بەهێز بکرێت ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە پێویستە چۆن بیناکان دروست بکرێت و بە چه شێوازێک بە چه ئامێرێک بە چه کەرەستێک بەکاربهێنرێتیایدا و ئەگەر هاتوو خوانەخواستە بوومەلەرزێکی بەهێزیش ڕوو بدات ئەم بینایانە بەرگە بگرن و نەڕوخێن لەگەڵ ئەوەشدا ئەو کەسەی ئەمڕۆ لەگەڵمان دەبێت زانیاری دەداتە ئەو کەسانی مهندیسن یاخود لە بوارەکانی بیناسازیدا کار دەکەن چۆن بیناکان دروست بکەن و بەتایبەت کە شوقەکانی نیشتەجێبوون هەیە زۆر کەسی تێدا دەژیت چنوور لە کاتی بوومەلەرزەشدا ناتوانن لای هاوڵاتیان دروستوە بەتایبەتەوەی کە لە پرۆژەکانی نیشتەجێبوون و لە شوقەکانان باس لەوەکەن کە ناتوانن لە کاتی بوومەلەرزەکان بێنە خوارەوە کەواتە ئەبێت چۆن دروست بکرێت بۆ ئەوەی کە لە کاتێکی ئاوادا بە زووترین کات بگەنە خوارەوە بە پێوەی کە ئاسانسۆریش هەیە لە ناو شوقەکاندا بەڵام بێگومان خەڵکێکی زۆری تێدایە و ناتوانێت بە کاتێکی کەم هەمویان بێنێت و لە کاتی بوومەلەرزەشدا یەکێک لەو گرفتانی کە بۆ باڵەخانەکان دروستە بێ ئەسانسۆرەکانە کە تێکەچێت بێگومان ئەمە تەوەری دووەمیشمانە دواتر گفتوگۆی لەسەر دەکەین بەڵام ئێستا فیچەرێکمان هەیە وەکەزانین کە زۆر خانمی دەستڕەنگینمان هەیە زۆر خانمان هەیە کە لەسەر پێکانی خۆیان وەستاون و کاری خۆیان دەکەن ئەمەیان کردوتە هۆکارێک بۆ بژێوی ژیانیان خاتوونێکی بە ئەزمون خاتوونێکی ئازا لەگەڵمانە ئەمڕۆ وەکو فیچەر بۆمان ئامادە کردوون ئەنجا دواتریش باس لەوە دەکات کە ڕۆژانە کاری خۆی دەکات و کاری دروستکردنی نان و ناوساجی دەکات بابێکەوە بینێری دوو هاوسەر دوای جیابوونەوەیان بڕیار دەدەن سەرجەم کەلوپەلەکانی نێوانیان بۆ دوو بەشی یەکسان دابەش بکەن. ئەم دوو هاوسەرە بە ڕەگەز خەڵکی ئەڵمانیان دوای ئەوەی دادگا فەرمانی جیاکردنەوەیانی دەرکرد و بڕیاریدا بە دابەشکردنی کەلوپەلەکانی نێوانیان بۆ دوو بەشی یەکسان. ئەمان بە مەزاجی خۆیان بڕیارەکەیان شی کردەوە و کەلوپەلەکانیان لە نێوان خۆیان دابەش نەکرد بەڵکو بڕیاریاندا سەرجەم پێداویستیەکانی نێوانیان
بکەنە دوو بەشی یەکسان و کەرتیان کردن. دوجار هیچ کامێکیان سوودیان لە هیچ کام لە پێداویستیەکانیان وەرنەگرت و بێکەڵکیان کردن. بەڵێ بەڕێزان ئەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانمان کە بڕگەی وەرزش و ڕێنمایی وەرزشیە کە هەر جارە و لەلایەن ڕاهێنەرێکی وەرزشیەوە ئاماژە بۆ ڕاهێنانانە دەکات کە وەرزشکاران دەتوانن ئەنجامی بدەن بۆی کە سوودی هەبێت هەم بۆ تەندروستیان هەم بۆی کە لە شولارێکی ڕێک و جوانیان هەبێت با بێکۆ بینەری بین. باش هاوڕێن تەمرینی ئەمڕۆمان ماسوولکەی سێسەر پەلی دواوەی قۆڵ ئەجوڵێنین کە ترایسێپسی پێڵێن یاریزانەکە بە شێوەیەکی دروست فەرموو پوش داونی پێڵێن ئەم یاریە کە هەر سێ ماسوولکەی بەشی دواوەی سێسەر ئەجوڵێنێت شێوازی دروستی ئەم یاریە ئەنیشکی یاریزانەکە لە ئاستی شانیەواتە ڕێک ڕاستەوخۆ لە ژێریا بێ بە شێوەیەکی عادل تەنها پەلی بەشی پێشەوەی واتە مەچەک لە قۆڵە یاری پێەکە بە شێوازێکی زۆر ڕێک داگرێ لە کە دایگردە خوارەوە وەستانێکی نیوچرکەی دروستەکەواتە ستۆپێکی بچووکی پێەکە دواتر بە شێوەیەکی دروست نەخێران نەخاو ئەتوانێت سوودی لێ ببینێ. ئەم یاریش ئەگەر بێت و تەکنیک و تەرکیزت مەزبوط نەبێ بە شێوەی خێرا بتوانی یاری پێ بکەی هەڵەیە کە بەم شێوازە یاریزان هەیە پێیەکات کە زۆر هەڵەیە با بڵێ بتوانی خێرابی کە یاخودەوە تا ئەنیشکت بێنیتە پێشەوە کە ماسوولکەی شان مانووەکەی سوودێک لە ترایسێپس نامینی ئەمەشیان زۆر هەڵەیە هیوادارم هەمووان بتوانن تەکنیک و تەرکیز پێش وەزنەکە بەکاربێن بۆی بتوانن ئەو هەدەفەی کەیانە لە بیر و هزریانە بتوان سوودی بگەن بە ماسوولکەکان هیوادارم سوودی لێ ببین. بەڵازان لەگەڵتان بەردەوامین یەکێکی تر لە بڕگەکانی پرۆگرامەکەمان بڕگەی تەندروستیە هەر جار لەلایەن پزیشکێکی پسپۆڕەوە زانیاریمان دەدرێت دەربارەی جۆرێک لە جۆرەکانی نەخۆشی و نیشانەکانی و هۆکارەکانی و چۆنەتی چارەسەرکردنی بابێکەوە بینەری بڕگەی تەندروستی بین. شەگەڕێتەوە هەم بۆ پساپێکاتی جینی مناڵەکە و هەم بۆ بارودۆخی دەوروبەری مناڵەکە بە شێوەیەکی گشتی کۆمەڵی خاڵ هەیە لە کەپیسەکە دایکان و باوکان زیاتر بایەخی پێبن بۆی کە بزان کە گەشەکردنی مناڵەکانیان لە دواوە یان لە پێشەوەیە ئەو کاتێک کە هەچ خاڵک لە خاڵەکانی دواکەوتنی گەشەی مناڵ دەرکەوت دەکرێت زووتر چارەسەر بگرێت لەبەرەوەی چارەسەرکردنی گەشت دواکەوتنی زیرەکی مناڵ لە قۆناغە سەرەتایەکانە زۆر ینی بە ئاسانتر ئەکرێت لەوەی کاتێک کە گەشەی خۆیە کات و لە ئەو کاتە قابلی چارەسەرکردنی کەمتر ئەبێ خاڵانی کە گرنگە دایک و باوک بە شێوەیەکی تایبەت بایەخی پێبن بریتە لە قۆناغە گشتەکانی گەشەکردنی زیرەکی مناڵ لەکەیان مناڵ مل ئەگرێ لەکەیان مناڵ دائەنیشێ لەکەیان مناڵ ئەتوانێت گاگۆڵکێ بکە لەکەیان مناڵ ئەڕوا لەکەیان مناڵ ئەتوانێت قسە بکە کەنێت ئەتوانی بە شێوەیەکی گشتی بۆی کە نەکەوتە هەڵەوە دەتوانی مناڵەکەت بەراوردکەی بە مناڵی هاوتەمەنی خۆی لە ئەو تەمەنە غەڵەترین شت ئەوەیە کە مناڵ بەراورد بکرێت بە تەمەنی گەورەتر یاوەتا مناڵتر لە خۆی یاوەتا بڵێ خوشکەکەت لەو تەمەنا وای کرۆ یاوەتا براکەت لەو تەمەنا لە ئاوای کرۆ هەموو مناڵە قۆناغی گەشەکردنەکانی خۆی جیاوازە و ئەوەشی کە پێویستە دایک و باوک بیزانێ چارەسەرکردنی دواکەوتنی گەشەی فیزیکی جەستەی و دواکەوتنی گەشەی زیرەکی مێشکی لە قۆناغە سەرەتایەکانە بە ئاسانتر چارەسەر ئەکرێ لەوەکوی کە لە قۆناغە دوایەکانە لەبەرەوە بایەخدان بە قۆناغەکانی گەشەکردن دەکرێت مناڵەکەت لە زۆر کێشەی پاشەڕۆژی ڕزگار بکەیت بە هیوادارم بە سوود بوو بێ بتان. بەڵێ بەڕێزان دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی کەشوهەوای و کۆژین پێشکەشمانێکە من ئەشماڵەکە بۆ ئەوەی کە هەواڵەکانی کەشوهەواتان پێشکەش بکەم بێگومان و کەزان کە چەندین ڕۆژە پلەکانی گەرمە تا دێت نزم دەبێتەوە و ئێمەش ڕۆژانە هەواڵەکانی کەشوهەوامان هەیە و پێتان دەڵێن کە نزمترین پلا و بەرزترین پلەی شارەکان لە هەرێمی کوردستان چۆنە و بێگومانیش بۆ ئەمڕۆ پێشبینی بارینی بەفر دەکرێت ئێمە ئەمڕۆ بە تەواوی پلەکانی کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستانتان پێ دەڵێن بزانین کە کەشوهەوا چۆنە لە شارەکانی هەرێمی کوردستان سەرتا لە پایتەختی هەرێمی کوردستان و لە هەولێر و دەست پێکەین نزمترین پلا یەک پلەیە و بەرزترین پلا دە پلەیە بێگومان ئەمە گۆڕانکاری بەسەردادێت ڕۆژانە ئەم پلانەی گەرمە و ئاسمانی هەولێر باران و هەورە وەکەزانین کە لە سلێمانی پلەکان گەشتۆتە ناقص تەواو
پلەکانی گەرما دابەزیوە و خۆشمان هەست بەوەکەین ڕۆژانە چەند هەوا سارد بووە جا نزمترین پلا ناخستووە و بەرزترین پلا چوارە ئاسمانی سلێمانیش بە هاوشێوەی شاری هەولێر هەور و بارانە دواتر دەچینە شاری دهۆک لا شاری دهۆکیش بە هەمان شێوە وەک شارەکانی سلێمانی و هەولێر ناقز یەکە ئەمیش دابەزیوە بۆ ناقز یەک و بەرزترین پلەشی حەوت پلەیە و ئاسمانی شاری دهۆکیش هەور و بارانە دواتر دەچینە هەڵەبجەی شەهید بزانین کە لە هەڵەبجەی شەهید کەش و هەوا چۆنە بۆ ئەمڕۆ لە هەڵەبجە نزمترین پلا یەک پلێ و بەرزترین پلا 6 پلەیە و ئاسمانی هەڵەبجەش هەور و باران و هەورە تریشخەشی لەگەڵدا ئەم جیاوازە دواتر دەچینە شاری کەرکووک قودسی کوردستان نزمترین پلا 2 پلێ و بەرزترین پلا 20 پلەیە لە کەرکووکیش باران و هەورە دواتر چەندین شاری ترمان هەیە بێگومان ڕۆژانە شارەکانی هەرێمی کوردستان پلەکانی گەرماتەیدا نزم دەبێتە بەهۆی ئەوەی کە ئێمە لە وەرزی زستان داین و بێگومان ڕۆژانەش تەواوی شارەکانی هەرێمی کوردستانمان هەیە و قسە لەسەر کەش و هەوای ئەم شارانە دەکەین و بە ئێوە دەڵێن کە کەش و هەوا چۆنە لەم شارانە دەچینە ڕاپەڕین ڕانیا بزانین بۆ ڕانیا چۆنە یەک پلە نزمترینە و 6 پلا بەرزترینە و ئاسمانی ڕانیا هەور و بارانە دواتر لە گەرمیان بزانین چۆنە کەش و هەوای بۆ ئەمڕۆ 4 پلێ نزمترین و 11 پلە بەرزترین و هاوشێوەی شاری هەڵەبجە هەور و باران و هەورە تریشقەشی لەگەڵدایە دواتر دەچینە سۆران لە سۆرانیش هاوشێوەی شارەکانی تر بەڵام وەکو سلێمانی وەکو دهۆک دەبینین پلەکانی گەرما ناقسە نزمترینیان کەواتە نزمترینیان ناقز یەکە و بەرزترینیان 6 پلەیە و ئاسمانی سۆرانیش هەور و بارانە دواتر دەچینە زاخۆ لە زاخۆش ناقسە کەواتە پلەکانی گەرما زۆر نزم بۆتەوە لە هەم لە زاخۆ لە سۆران لە سلێمانی لە دهۆک بێگومان نزمترین پلەکانی تۆمار کردووە و ڕۆژانەش ئەبینین کە جەو چەند ساردی کرد و خۆمان هەستی پێ ئەەکەین لا زاخۆ ناقزدووە و بەرزترینیشان حەوت پلێ و ئاسمانی زاخۆش هەور و بارانە لا بەختات بە پێی هەڵکەوتەی جوگرافیاکەی بێگومان بەختات هەڵکەوتەی جوگرافیاکەی پلەکانی گەرما بەرزە و وەکو شارەکانی تری هەرێمی کوردستان نییە کەواتە بەختا کەمێک گەرمترە لە بەغدا نزمترین 4 پلێ و بەرزترین 14 پلەیە و لە بەغداش هاوشێوەی هەڵەبجە و گەرمیان ئاسمانی هەور و باران و هەورە تیژقەشی لەگەڵدایە بێگومان ئەم ڕۆژانە پلەکانی گەرما تا دێت نزم دەبێتەوە و بێگومان ئەمەش کاریگەری لەسەر کەش و هەوا کردووە تا دێت کەش و هەوا سارتر دەکات بۆ هیواین کە ڕۆژانە جلی گەرم لەبەر کە ناگاتان لە تەندروستی خۆتان بێەوە کەزان کە پەتا بڵاوە هەموو کات بۆ ئەوەی کە نەخۆش بکەون ئەمە هەواڵەکانی کەش و هەوای ئەمڕۆمان بوو دەچینە بڕگەی دەنگی ڕەسەن و دواتر بەردەوامەبین باخی دەروونم ئیلهامی شعری بەستەی ئەوینم ئیلهامی شعری بەستەی ئەوینم چۆن دەستت تێیچوو ئەو باخە جوانایە وا پێشێلی کای بێبازەیانە ئەم حازە دیلە ڕووبکە بارە و کوێ ئاهی ئەشتی من ئۆ باڵی باکێ ئاهی ئەشتی من ئۆ باڵی باکێ
بەڵێ باخچەیەک لە وڵاتی مەغریب لەگەڵ ئەوەی کە گوڵ و سەوزایی تێدایە لە هەمان کاتدا کاری هونەریشی تێدایە لە چوارچەوەی ئەم بابەتەدا ناویان ناوە باخچەی بەهەشت و باخچەی بەهەشت کراوەتەوە با بزانین باخچەی بەهەشت چییە و چۆنە. لە باخچەی بەهەشت لە مەغریب درەختی ئەژدیها و کاکتی و گوڵ و چەندانی تر هەمویان گەشە دەکەن. بەڵام ئەستێرەی ئەم باخچەیە تەنها سروش نییە، بەڵکو هونەریشە. من باخچەی زۆر لە جیهاندا دروست دەکەم، چونکە پێم وایە ئەوە تاکە شتێکە کە ڕۆژانە زیاتر و زیاتر جوانتر دەبێت. لەم سەردەمەی کە ئێمە تایدا دەژین هەموو شتێکی تایە بۆمان. ئەوە جوانیە و ڕۆحیانەتە، سێبەرە و ئیلهام بەخشیشە. It is shadow, it is coolness, it is inspiration. لەم باخچەیەدا سیاج بۆ کارە هونەریەکان و ڕۆکەکان نییە. ئامانج لێ ئەوەیە کە سەردانیکەران بە ئازادی بە دەوریدا بڕۆن. باخچەکە زیاتر لە 50 جۆر درەخت و 150 جۆر ڕووەک و چەندین گوڵی لە هەموو جیهانەوە تێدایە. هەروەها زیاتر لە 50 کاری هونەری کە لەلایەن هونەرمەندە بەناوبانگەکانەوە دروست کراون لە باخچەکەدا نمایش دەکرێن. بەشی زۆریان پەیکەرن. من ئەم باخچەیەم زۆر خۆش دەوێت. تێکەڵەی هونەرەکە و ڕووەک و گوڵەکان و دارەکان زۆر جوانە. بەڵێ خۆشەی ساڵم لەگەڵتان بەردەوامی. بێگومان و گوتمان لە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان دوو تەوەرمان هەیە بەدەر لەو بڕگە بابەتانی کە پێشکەشمان کردن و بێگومان بڕگە بابەتی تریشمان دەبێت. ئەمڕۆ دوو تەوەرمان هەیە لە تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە بێکاری دەکەین. بێگومان زۆر گەنجمان هەیە، زۆر کەسمان هەیە لە هەرێمی کوردستان بێکارن لەگەڵ ئەوەی کە بڕوانامەشیان هەیە بە شێوازێکی ئەکادیمی خوێندویانە. جا ئێمە ئەمڕۆ باس لەوەکەین کە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردو بۆ ئەو گەنجانە بۆ ئەوی کە بیان کاتە سەر کاری تایبەتی خۆیان، نەک لە ڕووی حکوومەتەوە بەڵکو کەرتی تایبەتیش. کەرتی تایبەت چیان کرد بۆ ئەوەی کە گەنجەکانمان لەم بێکاریە ڕزگار بکەن لەگەڵ ئەوەی کە ڕۆژانە لە ماڵی خۆیان دائانیشن بە بێکار. تایبەت ڕۆڵێکی زۆر باشە بینێ لەگەڵ ئەوەی کە کەرتی تایبەت ڕۆڵە بینێ خۆشیان ئەو کەسانە بڵێ هاوڵاتیان ئەوانی کە خاوەن بڕۆنن یاخود بە شێوەیەکی گشتیوانی کە بێکارن دەتوانن پرۆژی بچووکی بۆ خۆیان دەستەبەر بکەن و ببنە خاوەنکاری خۆیان. کەواتە حکومەت دەبێت لێرەشە هاوکاریان بێ بۆ ئەوەی کە لە ڕووی ئەوەی پرۆژیان هەبێت پرۆژەشیان بۆ جێبەجێ بکەوە پارەی تایبەتیان باتێ بۆ ئەوی کە پرۆژەکانیان بەرەو پێشەوە بەرن. جا ئەمە تەوەری یەکەمانە. دواتر تەوەری تریشمان دەبێت لە پرۆگرامەکەمان گفتوگۆی لەسەر دەکەین. بەڵام چنوور تەوەری دۆمان بابە کورتی ئاماژەیەکی ببین دواتر ئەچینە سەر فیچەری زۆر باش ماسی فرۆشتنەکە. بەڵام تەوەری دووەمان گفتوگۆکردنە بێت لەسەر بابەتی ئەو مەرج و پێوەرانەی کە پێویستە لە بینە و باڵەخانەکانی هەرێمی کوردستان بڵێ بەگشتی هەبێت و دواتر لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی کە لە کاتی بوومەلەرزەدا پارێزراو بن یاخود بەرگەی بوومەلەرزە و بەرگەی ئەو پێوەری ڕەختەرانی بوومەلەرزە بگرێت کە ئێستا یاخود چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی جیهانی دووبارە دەبێتەوە. ئەوە ئێستاش فیچەرێکمان هەیە بێگومان زۆر کەس هەیە ئارزوی خواردنی گۆشتی ماسی دەکەن و ڕۆژانە دەچنا دوکانەکانی فرۆشتی ماسی و ماسی دەکڕن بێگومان ماسیش دەبێت فرۆشی ڕۆژ بێت ئەبێ ئەو ڕۆژە هاتبێتە ئەو دوکانە بۆ ئەوەی بە شێوازێکی فرێش بفرۆشرێت. فیچەرێکمان ئامازەیە لەو بارەیەوە بابێ کۆبینەری بین.
لە بیداەتی 2011 خەریکی ئەم کەسابەتەوە ئەم کارم خەریکی ئیشی ماسیم بەجددی ئیشەکەم بەلاوە زۆر خۆشە و ڕاهاتوم لەگەڵیا ئیشێکی باشە سپاس بۆخوا لێ ڕازیم بژێوی ژیانمان هەر لەسەر ئەمەیە و خەریکی ئەم کەسابەتین سپاس بۆخوا. ئیشەکەمان ڕۆژانەیە ئەبێ ڕۆژانە ڕستەکە بێنی ناتوانانی دووسە ڕۆژدانی لەسەر یەک و بفرۆشی زۆربەی کات ماسی لە جنوبەوەیەت لە داقوقەوە نەک جنوب عفو ماسی جنوب خواستێکی زۆری لەسرە لێەوە بۆمانێت و ڕۆژانە وەریەگرین ئێمە. لە وەرزی پاییزدا زۆر باشە بدایەتی پاییز هەتا بدایەتی زستان وەرزێکی زۆر باشە بۆ ماسی وەرزەکانی گەشت هەر باشە خراپ نییە بەس لە پاییزدا زۆر باشترە و ماخۆترە لەبەرەوەی وەرزەکەی فێنکە خەڵک زیاتر خواسی لەسەر ماسیە خەڵکی ئێمە کورد بەعام لە سەرمایە ماسی زیاترە خواتا گەرمە لە پاییزدا باشترە پاییز باشترین وەرزی ماسیە زستانیش هەر باشە وەرزەکانی گەشت هەر باشە باشە عنی بەعام باشە. لە کاتی منعی ماسیە ماسی گرانە بێ و نرخ زیاکات بەس لە کاتی ئاساییە سەعردا بەزێت ئێمە تامی خۆمان هەیە گیراوەی خۆمان هەیە گیراوەیەکی زۆر تایبەتمان هەیە خۆمان ئەیگرینەوە و شتێکی زۆر بە تام و زۆر بە چێژە ماسی بە فڕن هەنێک کەس هەیە بە فڕن زۆری حەزلێتی حەزەکە بە فڕن بیخوات هەنێکیش هەیە بەدار نەبێ نایخوا بەس عادەتەن منۆکو خۆم زیاتر حەزم لە ماسی فڕنەکەی لەبەرەوەی تەڕوبڕی خۆی ئەمێنێتەوە و ڕۆناوەکەی لەناو خۆیان سوورە بێتەوە هیچ تاماوێکی زیایی لێ ناڕوا و هیچ کێشە و مشاکلێکیشی نابێ بە ڕۆنەکەی خۆی سوورە بێتەوە توانین ڕۆنەکەشی بە کەوچک بخۆی ئیسفادەیەکی زۆر باشیشی هەیە بۆ سیحەت. وڵی عادەتەن خەڵکی خۆمان حەزیان لە دارەکە چونکە بۆن خەڵوزەکەگرێت زیاتر دارەکە بەکارێت سەرچاوی ماسیەکان لە خاکی عێراقا هەمانە لە جنوبا هەمانە لە داخوقا هەمانە سلێمانی خۆشمان بەعام حەوزی چاکمانەیە بەدەر لە عێراقیش لە ئێرانەوە ماسی هاوردە ئەکرا ماسیەکی باشە هاوجاران بەس ئێستا کەم بووەتەوە بە حکمیەوەی حکومەتی هەرێم نایڵێ زۆر داغڵ بێت کەم بۆتەوە ماسی کاربی جنوب یا کاربی داقوق خواستێکی زۆری لەسرە لەبەرەوەی ماسێکی تەڕوبڕ و خۆشە خەڵکی خۆشمان حەزی لەوەیە و خواستێکی زۆری لەسرە. لە 15 هەتا 15 مەنعە نابێ بە هیچ شێوەیە ماسی بەحر ڕاو کرێ لە دوای 15 احتیادی ئەکرێتەوە 9 مانگ بەردەوامە بێ بە 3 مانگی 15 تا 15 لەو کاتەیە مەنعە ناتوانین ڕاوکەی ماسی بەحرمان کەمە بێت. ماسی نێر زیاتر سەرفە بێت لەبەر ئەوەی کە خەڵکەکە حەزی لە نێرە ناوسێکەشی ئەخوات بەکارهێنێتەوە سوودی زۆرە ماسی یعنی هەم بۆ سیحەت باشە ئیسفادەی زۆرە شتێک نییە کە سەرەری هەیە. کاردۆ بەڵێ ئازیزانم لەگەڵ چند بەردەوامین ئێستاش پامنێرمان شڤان باشەوەیکی ڕاستەوخۆ لە ئەمنە سوورەکە و لەگەڵماندایە کەمپینێک ڕێکخراوە بۆ هاوکاریکردنی قوربانیانی بۆ مەلەرزەکەی شاری تورکیا بێگومان ئەنجا بێگومان ئەم کەمپینانە زۆر گرنگن کە بوونیان هەبێت چونکە هاوکاری ئەو کەسانە ئەکرێت هەم لە ڕووی خۆراک هەم لە ڕووی پێداویستی تەندروستیەکان و هەمیش ئەو پێداویستیانەی کە پێویستیانە ڕۆژانە شڤان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمە زانیاریمان بدەیتێ دەربارەی ئەو کەمپینە.
بەیانی تۆ باش بەیانی بینەرانی گەلی کوردستان باش ئێمە لە ئەم دەسوورەکەی شاری سلێمانی دیارە لە دوێنێەوە دەستگای میدیایی کورسات بە هاوکاری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO هەستاوە بە ڕاگانی کەمپینێک بۆ هاوکاریکردنی لێ قەوماوان و زیان لێکەوتوانی هەردوو بوومە لەرزەکەی ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستان دیارە لە دوێنێەوە کە ئەم کەمپینە ڕاگەێنراوە دوێنێ بەهۆی ئەوی کە باران بوو لەچاو ئەمڕۆیە ئەمڕۆ زۆر قەرباڵەخترە بەراورد بە دوێنێ کە ئێستا بەیانی زووە ژمارێکی زۆر هاوڵاتی ژمارێکی زۆر لە خەڵک پەیدا ڕوو دەکەنە ئێرە لێرە شمەک دێنن کاڵا دێنن پێداویستی دێنن خواردن دێنن بە تایبەتی جلوبەرگ و پێداویستی بۆ ئەو زیان لێکەوتوانەی کە ماڵیان وێران بوو لە ئێستادا لە پێویستیان بە هاوکاریە هەم لە باکوور هەم لە ڕۆژئاوا دیارە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و ڕێکخراوی CDO لەم کەمپینەدا ڕۆڵێکی باڵیان هەیە کە بە ستافێکی زۆر و لێرە پێشوازی لەو کەسانەکەن کە پێداویستی دێنن کاڵا دێنن بۆ ئێرە هەڵبەت شاری سلێمانیش لە زۆربەی کارە ساتەکانە لە هەموو پارچەکانی کوردستانان لە تەنانەت لە شارەکانی ترێنی کوردستان و لە خواروی عێراقیشا کاتێر کارە ساتێکی مرۆیی ڕۆیە یاخود لافا و ڕۆیە هەر کارە ساتێکی تر خەڵکی شاری سلێمانی کەمپین ڕاگەێنێت هەمویان پێکەوە هاوکارە بن بۆی بتوانن هاوکاری و براکوردانیان من کە زیان لێکەوتون کە ئەو کارە ساتیان بەسەرات و دیارە ئەم ڕۆژ دووەم ڕۆژی کەمپینەکەیە ئاماژەم پێ هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە هاوڵاتیان دێن لێرە شتدا دەگرن شت دێنن ئەمەی دەبینن ئێستا هاوڵاتیەکە کەلوپەنیە ناو بێرە دیارە کارمەندانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە مەدەنیەکان لێرن کە لێرن و پێشواسی لەو کەسانەکەن و هاوکاریان دەکەن لە داگرتنی ئەو پێداویستیانی کە دەیهێنن بۆ ئێرە هەڵبەت ئەمە ئاماژە بە شتێک تریش بەم لە لێرە یەکە ئیدارەکانی شاری سلێمانی بەرپرسە ئیدارەکانی شاری سلێمانی لە دوێنێەوە خۆیان لێرە و جوودیانێ و ناو بەناو دێنە ئێرە و ئەوانیش بە هەمان شێوە پێشواسی لەو هاوڵاتیان و لەو شتانە دەکەن کە دێنە ئێرە بۆی بتوان بە زووتری کات زۆرترین کەرەسۆ پێداویستی بینێرن بۆ ڕۆژئاوا و بینێرن بۆ باکووری کوردستان کە وەک ئاماژەم پێیا بەرپرسە ئیدارەکانی شاری سلێمانی لە پارێزگاری سلێمانیەوە لە قایمقامی سلێمانیەوە لە بەرپرسەکانی تر هەمان لێرە و جوودیانێ ڕۆژانە لە دوێنێەوە دێنە ئێرە دەوەستنەوە ئەم ڕۆژیان و ڕۆژانی داهاتوش کە کەمپینەکە بەردەوام بێت هەمووان دێن دەست لەناو دەست هاوکارن بۆی بتوانن کەمێک لە ئازاری خوشک و برا کوردەکان خوشک و برایانی کە لە پارچەکانی تری کوردستان لیان خۆماوە کەمێک لە ئازارەکەیان کەم بکەن و بتوانن لەم وەرزی سەرمایەدا هاوکاریی کەمیان بگەێنێ کە بەهۆی ئەو کارە ساتی کە لە دوو ڕۆژی ڕابردوو لەو دوو پارچە هێرێمی کوردستان ڕوویدا و بە دیاریکراویش لە وڵاتی تورکیا و لە سووریاش بە هەمان شێوە ڕوویدا زیانێکی زۆری گیانی و مادی بەرکەوت بەپێی ئەوەی کە تا دوێنێ کە بڵاو کرایەوە بە هەردوو وڵاتەکە سووریا و تورکیا زیاتر لە 5,000 گیان لە دەزانێ ئەمە جگە لەوەی کە ئاماژە بۆ دراوە بەهۆی ڕوخانی بەشێکی زۆر لە باڵەخانەکان و بیناکان نەتوانراوە تا ئێستا ژماری قوربانیەکان بە داقیقی ڕاگەێنن لەبەرەوەی کە ژمارێکی زۆر لە هاوڵاتی هێشتا لەژێر داروبەردی ڕوخە و باڵەخانەکان داماوە بۆیە پێدەچێت ژماری گیان لە دەستدان لە هەردوو ڕۆژئاوا و لە باکووری کوردستانیش و لە وڵاتی تورکیا و سووریاواتە ڕوو لە زیادبوون کات ڕۆژانە بەبەردەوامی ژمارە قوربانیەکان ڕوو لە هەڵکشان و ژمارێکی زۆر لە هاوڵاتی برینار بوو ڕێکخراوی جیهانی مافی مرۆژ ئاماژی بۆیە کە پێدەچێت بەهۆی ڕوخانی ئەو ژمارە زۆرە باڵەخانە کە تا ئێستا نەتوانرا بە تەواوەتی پاک بکرێتەوە و بە دوای قوربانیاندا دەگەڕێن نزیک بێتەوە لە 20,000 چونکە ژمارێکی زۆر لە بینە و باڵەخانەوەیەکەی نیشتە جەمون ڕووخاوە کە تا ئێستا نەتوانراوە بە تەواوەتی پاک بکرێتەوە دوێنێ ژمارێکی زۆر هاوڵاتی ڕزگارکراون بەڵام وەگامەژەم پێیا ژمارێکی زۆر کەس بۆتە قوربانی لە باکووریش و لە ڕۆژئاواش دیارە کەمپینەکە لە سلێمانی بەردەوامە ئەمۆنجەخانەی ئەم لە سوورەکە ئەمڕۆ بەڕووی هاوڵاتیاندا زوو کراوەتەوە هەرچەندە حکوومەت هێرێمی کوردستان 3 ڕۆژ تووشی ڕاگەیان بەهۆی وەرزی سەرماوە بەڵام بۆی هاتن شەپۆلێکی سەرماوە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەمڕۆ ئەومە لێرەین بەیانێکی زووە هاوڵاتیان بە بەردەوامی دێنە ئێرە سەردانیێرە دەکەن بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ کەشەکە لە بارە دوێنێ ئاماژەم پێیا بارانێکی زۆر بوو بەڵام ئەمڕۆ کەشەکە لە بارە پێدەچێت تانیە ڕۆ زیاتر خەڵک ڕووبکاتە ئێرە و هاوڵاتێکی زیاتر بێتە ئێرە و کەرەسی زیاتر بێتە ئێرە چونکە هاوڵاتیانی شاری سلێمانی هەمویان بەداخن بۆ کارە ساتە هەمویان پاڵپشت و پشتیوانی براکانیانن لە ڕۆژئاوا و لە باکووری کوردستان بۆیە کەمپینەکە زۆر فراوانەوە هاوڵاتیانیش بە شێوەیەکی بەرچاو هاتوون بەدەم کەمپینەکە و
هەمووان پشتیوانی و پشتگیری براکانی و خوشکەکانیان دەکەن لەو پارچانی تری کوردستان و لێرەشکە دووپەلەکان هەموو لەدایان ئەم ڕێکخراوەوە کۆ دەکرێتەوە کە ئاماژە پێ دواتر بە شێوەیەک دەنێرێت بۆ ئەوێ وی بتوانن بە زووترین کات دابشکرێت بەسەرەوە هاوڵاتیانی کە لەوێ ئێستا پێویستیان بە هاوکاریە. بەڵێ سپاس بۆ پاملێرمان شڤان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەم لە سوورەکەی شاری سلێمانی و لەگەڵ مابووە کەمپینەشیان ڕاگەیاندووە بۆ هیواین کە ئەو کەسانی لە ڕێگەی پرۆگرامی ئەمڕۆ لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ئەم کەمپینە دەبینن هاوکاری خۆیان بگێننا ئەم لە سوورەکە بۆ ئەوەی کە هاوکاری خوشک و برایانمان بکەین لە باکووری کوردستان و بێگومان هونەرمەندان دوێنێ هونەرمەندان و کەسانی سەرمایه‌دار و هەموو چین توێژەکانی کۆمەڵگەشت کورد بۆ ناسراوە خۆشین کە خەمخۆر و دڵسۆزی تەواوی کورد و تەواوی ناوچەکانی تر و هەر کەس و هەر شوێن و هەر لایەنە بێت کە قەوما بێت و بەتایبەت شاری سلێمانیش کە هەمیشە دڵسۆز بووە هاوکاری و کۆمەکی گاندۆتە هەر کەس و هەر شوێنێکە پێویستی پێی بوو بێت. بەڵێ دەچینە لای راپۆرتێک لەسەر بێکاری و دواتر لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە لەسەر هەمان بابەت و لەسەر بێکاری و تەنانەت لەسەر بارودۆخی کرێکاران لە هەرێمی کوردستاندا گفتوگۆ دەکەین. تۆ دوکانارە کار چۆنە لای تۆ؟ وەڵی ئەگەر بڵێ کار و کاسبی دوو هۆکار هەیە پێش بەرزبوونەوەی دۆلار و ئەم فترەیە بە تایبەتی زیاتر ئیشەکان وەستاون پێش ئەوەش هەر هەبوو ئیشی بێکاری هەیە بەڵام ئێستا زیایی کردووە بە حکومیەوەی مەسەن دۆلار بەرز و نزمەکات ئەمە تۆزێ خەڵکی قەلق کردووە لە شتکردین و لە فرۆشتنا زیاترەوەیە. واتە بێکاری تەنها گەڕێتەوە بۆ نرخی دۆلار؟ ناکرێت یەکسەر ئەو بکەینە بە خاڵی سەرەکی مۆزوعەکە تۆ لە وڵاتێکە ئەژیت ئێمە پێویستیمان بە گەشت و گوزار و سیاحەت و شوێنی ئەسەریەکانمان ئەوانە هەستێنینەوە لە بەرەی میوان بێ ئەگەر دەرەوەی وڵات بێ ئەگەرەوەی یاخود بە هەر حاڵ یعنی کەسێکی بێگانە نێتە ناو وڵاتەکەتەوە پارە لە وڵاتەکە تا سەرف نکات تۆ بەو شێوەیە توانی ئیسفادە بکەیت یعنی یەکەم جارە توانین بڵین گەشت و گوزار هۆکارێکی چاگە بوو بۆ وڵاتی ئێمە بۆی بێکاری نێڵێت و پارە بکەیتە ناو وڵاتەوە. تۆکو هاوڵاتێک بێکاری ئەگەڕێتەوە بۆچی؟ لە وڵاتی ئەمە بێکاری ئەگەڕێتەوە بۆ سیستەمی حکومڕانی ئەم وڵاتە لەبەرەوەی لە هەموو وڵاتەکان ئاسیرکە سیستەمی حکومڕانی بێ سیستەمە ئەگەر چۆنەڵی پاشای وڵات یان سەرۆکی وڵات بمرێ سیستەمی وڵات و خۆیمێنێتەوە بەڵام بەداخل وڵاتی ئێمە یا سیستەمی حکومڕانی هەم وڵاتە بۆ خزمەتی هاوڵاتیان نییە لەبەرەوەی من ئەمسالی وکم من لە 2014 خوێندم تاو کردوتان دانە مەزام لە عربانی بسکیتم بێ بسکیتە فرۆشمەوە یعنی بژی ژیانی من لەسەر عربانێکی بسکی دەبێت کە من خلیجی مەحەدەم بەداخەوە لەبەرەوەی حکوومەت لە وڵاتی ئێمەیە بۆ خزمەکردنی خەڵکەکە نییە بەداخەوە. بێکاری تا چەند کاریگەری کردوتە سەر ئێوە؟ وەڵای بێکاری خۆی بەعادەتەن هەموو ساڵێک لە زستانانە چونکە ئیشکەمە پرۆژەکەمە بڵین ئەمار و ئەمانە پرۆژاوەدانکردنەوە ئەمانەکەمە ئیشەر کەمە بێ بەئیساو کە بێکاری کە هەیە زۆری تەسیری دۆلارەکەیە خەڵکی زۆر هەیە شتێک بکڕێت شتێک بخوات بۆ نمونە جل بکڕێت سیارە بکڕێت هەموویە لە چاوەڕێکە لە بەشم دۆلارەکە دابەزێ ئەنی زۆری سسی بازار ئیسە پەیوەندی بە دووشتەوە هەیە یەکیان دواکەوتنی موچە دووەمیشان ئەم دۆلارەیە ئەنی ئەوە تەسیری سەرەکی لە بازار کردووە کە خەڵک ناتوانێت بە پێی دڵی خۆی حەزی لە شتێکە ناتوانێت بیکڕێت ئەمڕۆ بە سعرێکە بەیانی بە سعرێکە هەنی تەسیرەکە ئەوەیە پەیوەندی بە موچە و دۆلارەوە هەیە سستی بازار بەتابەتی. تۆکو گەنجێک بێکاری ئەگەڕێتەوە بۆچی؟ واللهی بە بێکاری ئەگەڕێمەوە بە بۆنێ ئەم گەڵایە کە بەرز بووە ئیتر بە خۆت ئازانی ئەم گەڵای ئەگەر بەرز بووە ئیش و کەسابەتیش نەماوە. بێکاری ئەگەڕێتەوە بۆ زۆر هۆی شت هەیە بۆ نمونە بەرزبوونەوەی گەڵا کە وای لە بازار کردووە هەمووی ستۆک کردووە یعنی ئەو کەسانی کە
ڕۆژی 25,000 بۆ ئێستا 20,000 یان 15,000 ڕانی بازاری زۆر خاو کردوەوە لەبەر ئەوەی کە هەوڵەیە سەحب دوکانەکان شاگردەکان کەمکەنەوە یان پارەی شاگردەکان کەمکاتەوە وەی شێوەیە کە بێکارێکە زیاترێکە. بەڕای تۆ حکوومەت هیچ شتێکی کردو تاکو ئەم بێکاریە نەمێنێت؟ حکوومەت دەوەی لەتوانایە بوو کردوێتی بەڵام فریای ئەو هەموو کەسەش ناکەوێت بەڕاستی یانێبێ هەچ کەس خۆی ژیانێ بۆ خۆی تابێتکە وەکو ئەوروپا هەچ کەس بۆ خۆی فریای خۆی ئەکەوێت کە ژیانێ بە خۆی دابینکە. بەڵێنزانم لەگەڵتان بەردەوامین هەروە کووتمان لە تەوەری یەکەمی پرۆگرامی ئەمڕۆ باس لە بێکاری و هۆکارەکانی دەکەین بەگومان گەنجێکی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان بێکارن کە ئەمەش هەر بێکاریەکەیان بۆ هەر هۆکارێک دەگەڕێتەوە. ئێمە بڕۆ باس لە هۆکارەکانی دەکەین بزانین هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە لە راپۆرتەکەشدا بینیمان هەوڵاتیان باسی ئەویان نەکرد کە بێکارێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە و چەندین هۆکاریشیان وت بە تەواو بەسەکە باس بکەین و بزانین هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە. بۆ ئەم بەبەستەش میوانداری بەڕێز چالاک ڕەئوف سکرتێری لقی سلێمانی سەندیکای کرێکارانمان کردووە. کاک چالاک سڵاو لێوە و بەیانیت بەخێر هاتیت. بەخێر هاتیت. کاک چالاک باس سەرتا لەوە دەست پێ بکەین وەک لە راپۆرتەکەشدا بینیمان هەوڵاتیان باسی ئەویان کرد کە بێکارێکی زۆر لە هەرێمی کوردستانە کەواتە باسێک لە ڕێژەی بێکاری بکەین لە هەرێمی کوردستان بزانین کە ئەم ڕێژەیە تا دێت بۆچی زیاد دەکاوە ڕێژەکەشی چەندە؟ سپاس سەبارەت بە بێکاری قسە زۆر هەڵەگرێ باستوخواز زۆر هەڵەگرێت چکە مەسەلەی بێکاری بە پلان و بە استراتیج و بە ئایندێکی دوور ئەبێ ئیشی لەسەر بکرێەوە ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان کاری جدی بۆ بکەن بۆی ڕێژەی بێکاری لە حەدێکان ڕاگرن چکە بێکاری لە هەموو دنیای هەیە بەڵام بەپی ڕێژەکان ئەگەر ستاندەر بێت گیانی بێ هەندێک ئاوەنترە ناڵین نابێ بەس ئاوەنترە بێت لەوەی کە ڕێژەکان بەرە و هەڵکشان بڕوە. ئێمە ئەبینین لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان باسی ڕێژەی بێکاریەکەن و ئەوان باسی ڕێژەیەکەن کە بەڕاستی لای ئێمە پەسەند نییە. بە هۆکاریەوە ئێمە لیژنە جۆراوجۆرەکانمان لە بازار ڕاگەڕن لە شوێنکارەکانە سەردانی جێگاکانەکەن ئێمە ئازانین کە بە پێستان دەرەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان باسیەکە باز لە ڕێژەی لە ساعت 4 بۆ 16کە خۆشیان شتا ساغ نەبوون تۆ 4 یا 16 بەڵام ئێمە باسیەکەین کە من لە سەری ساڵە لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیا دوایی بە دوواداچوونێکی ورد و درشتی لیژنەکانمان گەشتنە و قەنەعەتەی بەڕاستی ڕێژەی بێکاری لەم ناوچەی سلەیمانی کە ئێمە کاریتیاکەین ڕێژەی بێکاری لە ستاسیە هەڵکشاوە ینی ئەمە خەتەرە ئەما بێ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان ئاوری جدی لەسەر بنەوە و ئەبێ بێن لە ئێمە بپرسن بۆچی ئێمە ئەو ڕێژێ بڵاوەکەینەوە چکە ئەمە هۆکارەکانی جۆرا و جۆرن بەدەیان و بە سەدان پرسیوە کاک چالاک بەداخەوە کە بۆچی ئەم ئامارە بڵاوەکەنەوانێ و ئەڵەن ڕێژەکە ئەو نیە لەسەر چ بنەماک ئەو ڕێژەیە دیاریەکەن؟ ئێمە لیژنی جۆرا و جۆرمان هەیە و ئەم لیژنانە هاوکارن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان یعنی ئێستا 4 لیژنی هاوبەشمان لە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی هەیە و لیژنێکی هاوبەشمان لەگەڵ قایمقامەتی سلەیمانی هەیە ئەمانە باشترین لە کادرەکانی ئێمە لەناو ئەم لیژنانیان کە شوێنکارەکان بەسەرەکەنەوە ئەو لیژنیان کە لە قایمقامەتی سلەیمانیە شوێنکارەکان بەسەرەکانەوە بۆ ئەوەی چاودێری دابینکردنی پێداویستی سەلامەتیەکەن بۆ کرێکارەکان چاودێری گرێبەستی کاری کرێکارەکانەکەن بۆ ئەوی ئەوەندەی پێمانەکرێ بتوانین لە شوێنکارەکانە ئەم یاسایانە و خۆی جێبەجێکەین کە کرێکاران ژیان و حیات و ئەوانیان تەمین بێ سەلامەت بن. ئەو 4 لیژنی ترمانەیە کە لەسەر شوێنکارەکانە گەڕێن بە دوای ئەو کرێکارانەیە کە دەستەبەر نەکراون. لە نەتیجەی ئەمانە ماگانە راپۆرت بۆ ئێمایەنەوە بۆ سندیکاکە ئێمایەنەوە ئێمەش خەڵکی مختصمانەیە کە چاودێریەکەین ینی ئێوە دیقەت بن لە سا 75 کرێکاران لە شوێنکارەکانە بیانین ئەمە هۆکارە بۆ ئەوی کە ڕێژەی کرێکاری بەرز بێتەوە و ئێمە باسمان کرد لە سا 82 کرێکاران لە شوێنکارەکانە گرێبەستی کاریان نییە ئەم نەبوونی گرێبەستی کارە چەند خاڵێکی گرنگ لە خۆیەگری یەکێک لەوانەوەیە کە شوێنکارەکان ئیش بە کرێکاری نایاساییەکە نایاسایی ینی ئەوانە ناکە بە قاچاقێنەوە باس ئەبێت جایکەینەوە کە کرێکار هەیە لە هەرێمی کوردستان 3 جۆر کرێکاری بیانی هەیە هیچیان ئەوانن کە بە ڕسمی دێن داخلی هەرێمی کوردستانە بەمە حکومەت بە لێشا و مۆڵەتەدا بۆ کۆمپانیانی کە کرێکاری بیانی هاورداکەن
وەجێی داخونی گەرانی شەکاتێک ئاوردیانەکەن بۆ ئێرە هەر ئەوە تاکو ڕسوماتی پارەی ڕسوماتەکانیان لی وەرەگرن و ئینی ڕێژەیەکی زۆزۆکەمە ئێمە ناڵین هەر نییە بە زۆزۆکەم بە دوواداچوون هەیە بەڕاستی باقی کرێکارەکان منە پرسم لەم شاشەی جەنابتانەوە پرسم لە ئەو لایەنە پەیوەندیداری ئەم کاراناکەن یەک کێسمان بنێ دوای ئەوەی کە مۆڵەتیان داوە بە کۆمپانیایەک بۆ کرێکاری بیانی دوای چۆتە ناو ماڵەکانەوە ئیشی خزمەت گوزاری کردووە یەک کێسمان بنێ بزانین چێ چۆ بە دوواداچوونی بۆ یەکێ لەم خانمانە کردووە کە باڵانە ئیشەکەن کاتەکەسەکان هیچیان نەبوون و بێگومان بەداخەوە کە پێویستە بە دوواداچوونی بۆ بکرێت. کاک چالاک لە راپۆرتەکە دابینیمان زۆربەی هاوڵاتیان باسی ئەویانە کرد کە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە ئەم بێکاریە زیادی کردو. ئایا بەرزبوونەوەی نرخی دۆلار وەکەوەی کە ڕۆژانە نیگەرانێکی زۆری بە دوای خۆی داهێناوە بەڵام ئەمێ بزانم کە ئەمە هیچ کاریگەرێکی هەیە لەسەر دروستبوونی ئەو بێکاریە زۆرەی کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە؟ خۆی لە ڕاستیە ئەگەر ئێمە بە پێزانستیەکەی تەماشای بکەین نەخێر هیچ کاریگەریشی نابێت لەسەری بەڵام جەنابتان نەزانن لە هەموو حاڵتێکی بەرز و نزمی دۆلار و یعنی پشێوی و هەر ڕووداوێکی سیر و سەمەرە لەم وڵاتەیە ڕووەدا تاسییر لە هەموو شتەکانەکە یعنی ناتوانین بڵین هەر تاسیری نییە و نییە تاسیری هەیە بەڵام بەو شێوەیە نییە کە بەڕاستی تاسیر بکالەوەی کە بێکاری بە ڕێژەی چوا بەرز بێتەوە چکە جەنابتان نەزانن ئەگەر دۆلار بەرز بێتەوە شوێن کارگەکان و ئەوانی کەەوە بەرهێنانەکەن بەڕاستی اقتصادیان بەرەو بەرزتر ئەڕواهێنی چۆن داهاتیان زیاترەکە ئەمە نابێتەوە کاریەوەی کە کرێکار لە شوێنکارەکە دەرکە شتیوانە ڕەنگە جزئێکی زۆر بەسیط یانی لە سەتایەکیش نەبێ تأسیر بکە بە هۆکاریەوەی کارگەیەکی فلاسەکایە کارگەیەک تووشی زەرەرێکی زۆرە بێ یا بۆ مدەیەکی کاتی ئیش ڕاوەستێ بەڵام ئەگەر بە پێی یاسا کرێکارەکان لە شوێنکارەکانە ئیشکەن بە گرێبەست ئیش بکەن دڵنیا بە هیچ قەیرانێک لە دنیای تاسیل لە بێکاری و لە کرێکار ناکە بەڵام بەداخەوە کە بە یاسایی کرێکار لە شوێنکە خاونکارێک لە منی فلاسم کردو کرێکارەکانی کەمەکاتەوە لە حقیقەت شالەوانەی وانە بێت بەڵام ئەگەر بە یاسا ئەم کرێکاری کاتی کۆرۆناشە ئەوە زۆر دیار 2020 باشە کاک چالاک لە قسەکان تاماژەت بۆدا کە یەکێک لە هۆکارەکانی بێکاری هێنانی کرێکاری بیانی بۆ هەرێمی کوردستان لە 28 نوێی ساڵی 2022 تا پارساڵ قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوەیەکی کرد کە تیایدا بڕیاری هەموارکردنەوەی یاسای هێنانی کرێکارانی بیانی درا و ئاماژەی بۆدا کە نابێ دەستی کرێکاری بیانی جێگەی دەستی کرێکاری ناوخۆی بگرێتەوە. ئەم یاسایە ئەگەر جێبەجێ بکرێوەکو خۆی تا چەند گرنگیە بێت تا چەند لە قازانجی کرێکاران و دەستی کاری ناوخۆیە؟ طبعا ئێمە لە کاتی بڕیاردانە ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بڕیاری داوای یاسانیە نەکراوە بە یاسا جارێ بەڵام ئەم بڕیاری جەناوی کاخوبات ئێمە زۆر خۆشحاڵ کرد و ئێمە ئیشی دیشمان لەسەر کرد وەکو کرێکاران و لیژنەکانیشمانوە ئەو بڕیار و ڕاستپاردانش کە هەیە ئێمە لە لامان هەمووی بەنووسرا و بەڵام یعنی جێی داخە بەڕاستی جێی داخە من هەموو لایەنە پەیوەندیارەکانی ئەم تاان من باسی شاری سلەیمانی و دەوروبەر یەکەم کە لە سنووری دەسەڵاتی کاری ئێمەیە هەموو ئەم لایەنانەمان لێ ئاگادار کردوێتەوە کە ئەبێ بە تیمێکی هابەش ئێمە ئیش لەسەر ئەمە بکەین بەڵام بەداخەوە یەکێ لە بەڕێبەراتەکان بەڕێبەراتی بەکارخستنی سلەیمانیە کە ناتوانێت وەکو پێویست ئەم بڕیارە جێبەجێکە یەکێک لەو لایەنە پەیوەندیارانە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتیە کاتێکە چێتە شوێنکارەکان کرێکار دەستەبەرەکە ناتوانێت ئەم بڕیارە و خۆی جێبەجێکە خۆی ئەم بڕیارە کە بڕیاردرا لە سەتا هەفتای کرێکاری خۆماڵی لە شوێنکارەکانە ئیشکرد لە ستاسی کرێکارەکان بیانی بن تەمان نەک ئێمە هەموو لایەکی خۆشحاڵ کرد کرێکارانی خۆشحاڵ کرد بەڵام میکانیزمی جێبەجێکردنەکەی بەڕاستی من ئێمە وەکو لەقی سلەیمانی سەندیکای کرێکاران و زۆر هەوڵمان داوە بۆ جێبەجێکردنی ئەوە قسەمان لەسەر کردووە کۆبوونەوەمان لەسەر کردووە چکە ئەمە بڕیاریی گرنگە دەستکەوتێکی زۆر گرنگە بووم بەڵام ئەو لایەنانی معنین بەم کارە بەڕاستی لایانی حکومی بۆ تەنفیزکردنی ئەم کارە سێریکە بەڕێوەراتیەکە ناوی بەڕێوەراتی بەکارخستنە لە سلەیمانی هەرچی کرێکار لە شوێنکارەکان ئیشەکەن ئەبێ ئەم بەڕێبەراتیە لەوێ ناوی تۆمار کرابێ ئەمە خاڵیە خاڵی دوو لەگەڵ دەرچوونی ئەم بڕیارەیە ئەو ئێشتا کرێکاری هاوردە کرێکاری بیانی هاوردەکە تۆ بڕیارێکت داوە کامە لە ساحفتەیە بەڵام بەداخەوە کە خۆت حکوومەتی هەرێمی کوردستان کرێکاری بیانی هاورداکە ئەمە زۆر خەتەرە خاڵێکی کە زۆر گرنگە کە ئێمە بە ڕۆژانە بەدەیان و بە هەزاران و بە سەدان کرێکاری
هاوڵاتی ڕۆژهەڵات داخلی هەرێمی کوردستانە بن بە ناوی گەشتیاریەوە ئەمە جێی داخوونی گەرانی ئێمە نین ئێمە باسمان کردووە پێم وابێ ئەم تەلەڤیزیۆنی جەنابیشتان چەندین راپۆرتی لەسەر ئەو کرێکارانە کردووە کە هاتوون لەوێ ئیژەکەنەمانە بۆ گەشتیاری ئێمە هەرێمی کوردستان بەداخۆ کرێکاری باسە لە یاسای کارکردن لە هەرێمی کوردستان بێگومان لە هەرێمی کوردستان ئەو کەسانی کە دەست ئەکەن بە کارکردن پێویستی یاسایەک هەبێت بۆ ئەوەی کە کاری پێ بکەن لە هەر شوێنێک بێت کەواتە باسشت لەوە کرد کە کرێکارانی بیانی لە دەروی هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستان و کار دەکەن کەواتە ئەگەر یاسایەک هەیە بۆ کارکردن بۆچی ئەم کرێکارانە وەرئەگرن لەو شوێنانی کە کاری تێدا دەکەن ئەگەر یاسایەک هەیە بۆ بەپی ئەو یاسایە ئەم کرێکارانە نانێرنەوە شوێنی خۆیان و خاوەنی بڵێن ئەو کەسانی کە بێکارن لە هەرێمی کوردستان بیان کەنە سەرکار ئەو خاوەنی ئەو شوێنانە ئەو پرۆژە پیشەسازیانە ئەو شوێنانی کە پێویستیان بە کرێکارە لە هەرێمی کوردستان ئەمە پرسیارێکی زۆر بەجێ ئەگەر مۆڵەتم بن حەزەکەم ڕوونکردنێکی جدی لەسەر خۆی کاتی خۆی ڕژیمی فاشی بەخا بڕیارێکی نێودەوڵەتی واژۆ کردووە کە نێودەوڵەتی 105 دەوڵەت ئیمزایان کردووە کە ئەبێت کرێکاران لە کرێکاری بیانی کاشنە ناو هەر وڵاتێکەوە لە 180 کرێکارەکان خۆماڵی بن لە 120 بیانی بن لە 120 بیانێکا بێ هەر یەکێک لەو کرێکارانە دە کرێکاری خۆماڵی فێری کار بکات کە کرێکارە بیانەکان نابێت ئەبێ کرێکاری فەنی بن نابێت کرێکاری تەبیعی لەسەر بنەمای شارەزای پسپۆڕی لەسەر بنەمای شارەزای چکە ئەمە یاساڕێکی خستووە یاساکە ئێمە ئێستاش بۆ یاسای ئیشەکەین کە کاتی خۆی ڕژێمی فاشی دیری کردو کاتی خۆشی ئەویش ئەمە بڕیار بووە نەیکردو بە یاسانی بڕیارێکی نێودەوڵەتیە بۆ ئیمزای کردووە و کە وڵا کاک چالاک بۆ بەرچاوڕوونی ئێمە بینەران حەزەکەم ئەو یاسایە بخینە ڕوو کەواتە کرێکار کە هاتە هەر شوێنە کاری بکرد بە پێی چی یاسایە کارەکە ئەو یاسایانە لە چی پێک هاتووە یاسای کار ڕێژخستووە یاسای کار کرێکاری بیانی و خۆماڵی و هەمووی ڕێخستووە کابێ بە سیستەمێکیشکەن سەرەتایی هاوردەکردنی کرێکار ئەبێت چۆن بێ بە پێی شارەزایی پسپۆری بێ و لە دوای ئەوە ئەم کرێکارە بێ گرێبەستی کاری بۆ کرێکاتێک گرێبەستی کاری بۆ کرد هەموو ئیمتیازی کرێکارەکە لەم گرێبەستی کاریە سابتە بکرێ و حەق و ئیمتیازی خاوەنکارەکەش لەو گرێبەستەیە تەسبی دەکرێت چکە جاری وایە خۆ مەزنیە هەموو جارێ هەر خاوەنکارەکە خەدر بکات جاری وایە کرێکاریش هەیە بەڵام لە دنیای وایە ینی منی ساچم مامەڵەی شتێکەکەم بڕێکپارەی زیاتری پێ بم لە $100 بەرەو ژوورۆ بە دڵنیایەوە بێ گرێبەست بکەم ینی تۆچی هەر شتێکە کڕیانەتی هەر شتێکەکەی هەتا سیمکاتێک کڕی گرێبەست واژۆکەی یعنی لە دنیاوە پێکهاتنی دوو کەس لەگەڵ یەکە لەسەر هەر کارێک بێ ئەگەر کرێکاری بێ بزنسێکی گەورە بێ نابێ گرێبەست لە بینیان نابێت کرێکاریش بەم شێوەیە جا من ویستم ئەم مۆزوعا بۆ جەنابتان و بینەران ڕوونکەمەوە کە سەبارەت بە و کرێکارە بیانیانی کێن باست کرد لەوەی کە نابێ بۆچی ئەبێ وابێ جەنابتانەزان لە دنیای هەموو شتێک بە سیستەمە ڕابەڕێوانی بە پلانی درێژخایانە ڕابەڕێەوە ئێستا لە کاتێکا کە خۆشببختانە حکوومەتی هێرێم بڕیاری داوا جەنابی کاخوبات هەوڵێکی زۆری داوا لەسەر جێبەجێکردنی ئەم بڕیارە باشا بە ئێستا پلانیان هەبێ بۆ ئەوی لەلایەکیەوە ئەو وەزارەتی کە معنیە بە ڕێگا پێدان وەزارتی ناخۆ ڕێگا پێدانەکە بۆ ئەبێ ڕایگرن لە ئێستا ینی کاتێک ئەمە ڕاگری ئەنجا دەست پێکەین چیەکەین لە شوێنکارەکانە لە کارگەکانە ئەگەڕین بەوەی کە ئەو کرێکارانی گرێبەستەکانیان تەواو بێ بە کرێکاری خۆماڵی شوێنەکانیان پڕەکەینەوە یا ئەو کرێکارانی فەنین لە شوێنکارەکانە و بیانین کرێکاری خۆماڵی بخینە بەردەستیان بۆی فێری کارەکانیان بکەن جێ داخوونی گەرانی ئێمە کارگەی ئاسنمان هەیە بۆ زانیاری جەنابتان و بینەران لە هەرێمی کوردستانە لە تاوی هەرێمی کوردستانە چەند کارگێکی زۆ گرنگەیە کە سەبارەت بە ئاسن ئیشەکە لە ناوچی سلەیمانیە وەرن بێکەوە چین تەماشایەکن بزانە هەموو ئەوانەی لە شوێنە حساسەکانە ئیشان پێکەن کرێکاری بیانی بەداخەوە ئەمە ئەوە نییە بڵێ کرێکاری خۆمان ئیش ناکە ئێمە کەسێکمان لایە 4 ساڵەمەوە پێش حەوت کرێکار لە یەک شوێن لە یەک کارگەیە لە یەک شوێنە کە لە حساسترین شوێنی و کارگیا بوو بێکەوە دەرکرا بوو ئێ باشە لەبەرەوەی گرێبەستی کاریان نەبوو لەبەرەوەی هەندێک لەو کرێکارانە دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ نەکرابوو بە هیچ شێوەیەک ئێمە بەڕاستی نەماتوانی بیانجێڕینەوە شوێنەکانی خۆیان خاوەنکارەکە بە ئەنوا ئۆشکال بیانی جۆرا جۆرەم کرێکارانی دەرکردن زۆر جار کاک چالاک قسەیەک شەکرێ لەسەر کرێکاران و دەستیکاری ناخۆی ئەڵێ دەستیکاری ناخۆی بە هەموو کارێک ڕازی نییە ئەوەی کە کرێکارێکی بیانی ئامادەیە بیکات کرێکارێکی خۆمان ئامادەیەتیانی ئەوە بکات ئەوە بێتە بەهانە یاخود دروستە ئەم قسەیە زۆرەکرێ و ڕەنگە من
ئەم جوابش کادەمەوە لەسرم کە ینی ڕەنگە خەڵکە بێ تانم لێ بە بەڕاستی وانە بەڕاستی وانە ئەگەر ئێمە حەقیقەت بچینە ناو بابەتەکانەوە ئێمە خۆم من و تیمەکەم ئەو هاوڕێیانم کە لە لقی سلەیمانی سندیکای کرێکاران ئیشەکەین بەڕاستی ئێمە بە وردی چونێتە ناو مۆزوعەکانەوە وانە بۆچی وانە ڕاستە شوێنی پاکەرەوە کرێکار پاکەرەوەی سەرجادە ناکە ئەمە ئەبێ بین بە عەرەب و سووریانی کە ئێستا لە هەرێمی کوردستانی ئیشەکەن بەڵام خۆ کارەکانی کە کرێکاری خۆماڵیکە بەڕاستی کوڕی وا جوان خاوەن شادە لەم هەرێمی کوردستانی هاتوتە لای من فۆرمی پڕکردێتەوە بۆ وەرگرتنی هەر کارێک کە کارەکە شایستە بێ موچەیەکی هەبێ پێی بژی هەر کارێک بێ کردوێتی یانی بەڕاستی من وەکو باوەکو قسەیەکی خۆشش بۆتان بکەم ڕۆژیان دوو کوڕی گەنجات نەژوورەوە هەردووچیان خریج بوون خریج جامیع بوونی چیان کوڕێکی موزەردێکی سوورسپی جوانی سپۆرت هاتبووتی کاکە من هاتووم نای خۆم بنووسم ئەو فۆرمە پڕکەمە بۆ کار میش کە تەماشای خۆیم کرد تەسەورم نەکردم کوڕە ئەو ئیشانە بکات ینی تەسەورم نەکرد بچێ ئیشی پاکردنەوەی من هۆڵ و ئەوانە بکە پێم وتم کوڕی باش تۆزانی ئیشەکە چیە وتی باڵێ وتم بێ زەحمەتداری دانیشتن بۆم شی کردەوە وتی کاک بۆم شی مەکردم خۆم پێشتر دەزانم چێ من ئەمێ بژیم خریج ئەم کارە بکات بێت زۆر کەس هەیە کە کاریشی نییە و بەڵام ڕازیش نییە هەنێک کار بکات بە دڵنیاییەوە بەڵام خۆ ئەوەشمان هەیە خەڵکیشەیە ئێمە لە سندیکای کرێکاران بەشێکمان هەیە تۆماری ئەو کەساناکەین کە بێکارن و بیانی نەسەر کارەکان کەواتە سندیکای کرێکاران ڕۆڵی باش و بەرچاویان هەیە لە ڕەخساندن و دۆزینەوەی هەنی کار بۆ بێکاران بە دڵنیاییەوە ئەنجا ئێمە لە شوێنی خۆمانەوە پێشتری ساڵ شوێنکارێک داوای کرێکاری لە ئێمە کرد بۆ پاکەرەوەی جێگاکان خاتونی ئەویست باوەڕتانە بێت چوارمان نات ئیشیان نەکرد ئەمەشمان هەیە ئەوەشمان هەیە کوڕێکی خریج هاتووە ئیشەکە لە من هۆڵ لە کرێکاری لە هەمشتی ینی ئەم پرسیاری جەنابێت خەتعی نییە بە ڕێژەیە یانی ڕێژەیە سێری شوێنەکەکە سێری خۆیەکە کەسەکە سێری بڕەپارەکەکە تۆ ئێستا کرێکارێک بگری بڵێ بە لەم زروفەیە بڵێ بە 200,000 وەرە ماگەنە پاکەرەوەی ئەم جێگایمە بکە تاچید نایکات چکە 200,000ەکە بەشی پارەی هاتوچۆکەی ناکە وانە یانیەکە لە شوێن کارەکە بتوانێت چاک بخوا بتوانێت ئەم 200,000 بەشی ناکە هۆکارەکان هۆکاری هەیە ینی کە کرێکار لە شوێنە ئەگەر ئیش نەکایە ئەگەر ئیش بکە وانە بڵێ کرێکاری خۆماڵی بە هیچ شێوەگەویشە ناکە تەمینی کە زمانی معاشقی بکە پێی بژی و سەلامەتی پیشەیی بۆ تامین کە هەموو شتێکی بۆ بکە من گرنتی ئێم کە کرێکاری خۆماڵی هەموو ئیشێگەکە دەستەکانە خۆش بێ کاچالک زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ چالاکرۆف کە بەڕێزیان سکرتێری لە قیسێمانی سندیکای کرێکاران سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون بڵێ دەچینە لای فیچەرێک کە تایبەتە بە خانمێک کە بە هەوڵ و مادووبوونەکانی خۆی توانێتی لەسەر پێخۆی بۆستێت و کارێک بۆ خۆی ئەنجامبات و بژێوی ژیانی ڕۆژانەی پەیدا بکات بە بێکۆبینەری بین. بەناز تەمەنی 20 ساڵە و دانیشتووی گەڕێکی هوانەی شاری سلێمانیە ماوەی دوومانگا دەستی کردووە بە کارکردن بەیانیان لە ساعت 6:30 دێم ساعتی 2 ساعت کولێرە ئەەکەم دوێەوە چم بۆ دەرەوانێ لە دەرەوانێ ناوساجیەکەم هەتاکو 6 ئێوارە خاوەنی 8 خوشک و یەک برایە باوکی کەم ئەندامە و توانای کارکردنی نییە دەڵێت بژێوی ژیانی خۆم و خێزانەکەم لەسەر ئەم کارەیە 8 خوشک و یەک براین باوکم کەڕوڵاڵە کەمەندامە ناتوانێت زۆر ئیش بکە منیش لەبەرەوەی یارمەتی بەم وەکو هاوکاریەک تاوەکو باری لەسەر شانی سوو بکەم. پەسەندی خاوەنکارێکی دەکات و دەڵێت بەم کارە زۆر دڵخۆشم. ئەوەڵجار هاو بەلای من بازە شتێکی نازانێ سەر لەخوا بەجار بۆتەوە سایەکی باش ناوساجیە زانێ کولێرە جوانە زانێ ئەو نەحەزی لە ئیشەکەیە ساعت 6 بۆ 6:30 تر دێ بۆ دوکانەکە ئەو ڕۆژانەشکێ بەفرباران بێ تا بتوانم خۆمە چمە شوێنیان ئەچمە شوێنیان بۆ بە و تێمەوە بۆ بارانیان ئەڵم پارەی تاکسەکەشیان پێدەمەوە
من ئامۆژگاری هەموو ئافرەتێکەکەم هەر ئیشێک بێ ناوساجی بێنانکردن بێ خەیاتی بێ هەر ئیشێ بێ مهم ئەوەیە لەسەر قاچی خۆت بوەستیت پێویستە بە هیچ کەسێ نەبێت. ڕاز حەسان گەلی کوردستان سلێمانی. بەڵێ لە تەوەری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بنەما و پێوەرانەی کە پێویستە لە بینە و باڵەخانەکاندا هەبن بۆ ئەوەی کە بتوانرێت بەرگەی بوومەلەرزە بگرێت. ئەوە بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا بەداخەوە چەند بوومەلەرزەیەکی بەهێز ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتەوە بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان و باکوور و ڕۆژئاوا کە چەندین باڵەخانەمان بینی ڕوخان و داڕمان هەتا ئێستش کەسانێکی زۆر لە ژێردار و پەردووی ئەو بینا و باڵەخانانەدا ماونەتەوە کۆژین. جا ئەمڕۆ لە ڕۆژزا لەستێک و لە ڕووی ئەندازیاری و بازەوە دەکەین کە پێویستە ئەو بنەما و پێوەرانە چی بێت کە لە بینا و باڵەخانەکاندا هەبێت کە ئێستا ترس و قەلەقی و دڵە ڕاوکێکی زۆر لای هاوڵاتیان دروست بووە کە ئەوەی ئایا خانوو یان خانووی یەقات و دووقات باشترە یان ئەوە تا بینا و باڵەخانە بەرزەکان و شوقەکان کە مەترسێکی زۆری دروست کردووە. ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامەکەدا لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا عەتا کەریم کە بەڕێزیان مامۆستای زانکۆ پسپۆڕی بیناسازین. مامۆستا عەتا بەیانی باش و بەخێراتی. زۆر سپاس مامۆستا هەر ڕاستەوخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەو بنەما و پێوەر و تەکنیکانە چین کە پێویستە لە بینا و باڵەخانەکاندا هەبێت بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستانیشە تا چەند ئەو تەکنیکانە بەکار هاتۆ بۆ ئەوەی کە بینا و باڵەخانەکان تۆکمە بن بتوانن بەرگەی بوومەلەرزە بگرن. بەناوی خی گەورە پێشەکی پیرۆستان کەناڵەکەتان ئینشەڵا سەرکەوتوترە بن کە منتان بانگێش کرد بۆ ئێرە لێرە ئەمەوێ سەرخۆشی خۆمان لە کەسوکاری ئەو قوربانیانەی باکوور و باشووری کوردستان ڕابگەێنین لەخوا گەورە داواکارین کە ڕۆحی پاشیان شادکە و شیفای عاجلیش بنێرێ بۆ برینارەکان و ئینشەڵا بە زووترین کابچنەوە ئەوانەی کە ماون بچنەوە سەر ژیانی جارانی خۆیان. لە ڕاستیدا بوومەلەرزە یاخود کە لە کوردەواریە هەندێک شوێن پێوتێ گۆمەلەرزە بە معنای ئەوەی دیارە هەستیان پێکردووە لە ژێر زەویە گۆمێک هەیە ئەلەرزێتەوە باو باپیرانمان دیارە شتیشی وایان کردووە لەو هیچ ئەزیزەیەکی تەکنۆلۆژیای باخۆتیشان نەبووە. خۆی بوومەلەرزە باشتر وایە با بڵێن جیۆلۆژیەکان قسەی لەسەرکەن لەسەر هۆکاری ڕوودانی بەڵام دوو بابەتەگری یەکیشانەوەی کە مرۆڤ کردە ینی دەستی مرۆڤی تایە بۆ نمونە تەقینەوەکان تەقینەوە ئەتۆمیەکان یان تەقینەوەکانی تر کە زۆر بەخوتن لە ژێر زەوی یان لەسەر زەوی یان لە ناو ئاو لە بەحرەکانە ئەمانە جۆرێک لە بوومەلەرزە دروستەکەن یان کۆکردنەوەی ئاو لە بەنداوەکانە زۆربەی ڕێی گەشت و دراسی تەواو نەکراوە ئەمەی کە لە تورکیا ڕوویە ئەو بەنداوە زۆرانی کە دروستی کردو احتیمالە کاریگەریی زۆری هەبێ چونکە لە شیلی لە سین لەوانە دراسە کراوە کۆکردنەوەی ئاو تەسیری هەیە لەسەر ڕوودانی بوومەلەرزە. ئەوەی دوو هەمیان مەسلەی کە هەندێک کە زەڵێ سروشتیە و هەر تەنانەت کە لە کتێبە ئاسمانە پیرۆزەکانیشا باس کراوە هەتا لە قورئانی پیرۆزی خۆمانە باس کراوە وەکو تەهدیدێکانی بۆ کۆتایی هێنانی دنیا بە بوومەلەرزەیە کەواتە ڕوودانی بوومەلەرزە کارەساتە ئەمە بۆ معنایە نیە ئێمە خەڵک بتۆقێنی پێوەری ڕەفتەرەکەشی گۆڕانکاری بەسەدا بێ زیاتر کاریگەریکە. ئەوەی کا بێ بتۆقێ مەسئولەکان لێپرسراوەکانن بۆی چی بکەن بۆی بەو ئیمکانەتی کە هەیەە بتوانن ڕێگری نەک ڕێگری کەمکردنەوەی تەسیراتەکانی بوومەلەرزە بێ چونکە تا ئێستا دەستی نەبێت لە دروستکردنی ئەم بوومەلەرزە کە ئەڵەی مەسئولەکانیان کاڵی حکوومەت حکوومەت پێویستە چی بکات توانێت چی بکات بەسم لە حکوومەتی هەرێم نییە جارێ بەعام باسەکەم و دەسەڵاتدارانی جیهان مەسەن ڕێگری بکەن لە هەرکو گلۆبال وارمین ئەمی کە پێڵێن هەربی احتیباس حراری کە بۆتە هۆی باران نابارێ و ئەبارێ وشکە ساڵی وانی ئەم وەزعەتێک چووە ئەمانە بەدەست ئەوانە مەسەن کەمکردنەوەی لیانی بیری نەوتەکان بۆ نمونە بیری ئاوەکان بە بەرنامە بێ نەکرد بە تاواتی ببڕێ یان کەمکردنەوەی یاخود دراسەکردنی و دروستکردنی سەد ئەو بابەتانە زائیدەن کە ئەمە بینە سەر پسپۆڕەکەی خۆمان کە پسپۆڕی بیناکاریە ئەبێ بیر لەوە بکەینەوە بیناکانمان بە ستاندەراتێکی وا دروستکرێت کە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیە تەسیراتەکانی کاتە مامۆستا ویستمەوە پرسیارە بکەم
شێوازی دروستکردنی ستانداردی بینا چییە؟ بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا بە شێوازێک بیناکان دروست ئەکەن کە ماوەدی هێندە قورسی تیا بەکار نایەنن تەنانەت لەوانەیە پلاستیکیش بەکار بهێنن لە دروستکردنی ئەم بینایانە بۆ گەر هاتوو خوانە خواستە تووشی ئەم حاڵەتانە بوونەوانێ هاوڵاتیان زیانیان کەمتر بەرکەوێت بگومان زیانیان بەرەکەوێت بەڵام کەمتر زیانیان بەرکەوێت کەواتە بێبزانم کە لە هەرێمی کوردستان بیناکانمان تا چەند لە ئاستی ستانداردی وڵاتانی تردایە. دەستخۆش بێخەوەکو عرضم کردی مەسەری بۆ لەرزە فڕەهەندە زۆرە جیۆلۆجیەگرێت جیۆگرافیاگرێت حتا ئاو دێری کشت و کاڵ هەمیانەگرێتەوە تەسیراتی هەمویانە تۆ گەر بین بمانەوێت تەسیراتەکان کەنکەینەوە بێ هەر هەمویان سنتەرێکی توێژینەوە بێ وەکو بەڕێزی وتی لە ئەوروپایان لە وڵاتانی ئەمریکایان لە یابان ئەمانە بە دیراسە ئەگەنە ئەوێ بە توێژینەوە ئەگەنە ئەو حاڵەتانە کە هەموو ئەو پسپۆڕانەکەەوەکەنەوە بڕیارێن لەسەر شتێک تاڵانە ئەبحاسی زۆر ئەمە چۆنەکرێت دوو بابەت ئێستا بۆ نمونەیە لە ساڵی 46 ئەگەر هەڵە نەبم لە پێنجین بۆ مەلەرزەیەک ڕوویاوە کە ئەو لە کتێبی شاعیر و نووسەر و شتەکانمانەوە باسیەکەین وەکو کارە ساتێک بەڵام ئەوەی کە تەسجیل کراوە 5.5 ڕێختەر بووە کە ئێستا ئەوەنە زۆر هین نییە زۆر خەتەر نییە بەونەوەی کە شوێنە گوێران کە بەڵام لە بەروی خانەکانیان بەرد و گڵود یعنی موادی سادە بووە بیناکان هەمووی تێکچوون بەس خۆشبەختانە سێ کەس برینار بووە لە بەرەوەی کە لە دەرەوەی هین بوون ماڵەکانیان بەڵام ئێستا شتەکان گۆڕاوە وەکو جەناب تەڵی مەوادی ئەندازیاری یعنی موادی بینا ئەگەر نەڵ بڵێم ڕۆژانەیە خوب سعات بە سعات تەتەورەکە پێشەکەوێ تاکە پێشەکەوێ من بە دیراساکرێ بە خۆڕایی نییانی لێزم دیانە ئەوەی کە جەناب باس کرد بەڵام بێژگە لەوەش ئێمە هەر ئەوە نییە مەسەلەکە پێویستمان بەوە هەیە کە ژێرخانەکە یاخو ژێر خاکەکەش ئێمە بزانین بینا لەسەر چ خاچێک دروستەکەین ئەوە لە ئەگەر بە زمانی هەندەسێکە با بڵین جیۆتەکنیکەکان لەوێ بە زمانی قسە بکەم خەڵک عام لێوان تێ بگات ئەو خاکی کە لە ژێر بیناکانە ئێستا بینیتان خۆتان لە ڤیددیۆکانان لە وێنەکان ئەم کارە ساتانی کە لە باکوور و لە ڕۆژاوی کوردستان ڕووی هەندێک باڵەخانە بە تەواوەتی وێران و کەوت هەز بەس هەندێک باڵەخانە لار بۆتەوە بە نیوەی و نەکەوتووە ئەمەی کە لیوێ نەکەوتووە ینی چیانی خاکەکەی مەزبوط نییە بیناکە تەواوە مەزبوطە عیبی نییە ناحەی دیزاین و جێبەجێکردنەوە بەڵام خاکەکەی ژێری لایەکی کەواتە مامۆستا هۆکاری ئەو زەرەر و زیانانی باکوور و ڕۆژاوا ئەگەڕێتەوە بۆ بەهێزی بوو مەلەرزە و پلێرەختەرەکە کە 7.8 بۆ یاخود ناکوالێتی بیناکانیان هەردووکێتی جاها من عرضەکەم تەمانەوە بێت جیۆلۆژیەکان قسە بکەن بەڵام من ئەوی کە شارەزایم لێ هەیە سنتەری خۆشتان لەوانەیە جۆتان لێ بوو بێ لە ئیعلامە سنتەری بوو مەلەرزە هەیە سنتەری بوو مەلەرزە کە شوێنەکەی تەمانە و شوێنە زۆر بەقوتیەکە یعنی ئەگەر بگاتە ڕێختەرەکانی حوت و سەر و حوت لەوانەیە کەم بینا بتوانێت تحملی بکە بەڵام ئەوی کە جێی سەرنج بوو ڕۆژاوای کوردستان دوورە لە سنتەری بوو مەلەرزەکەەوە لە چەقی بوو مەلەرزەکەەوە بەڵام زەرری زۆرتر بە باشوور گەیشتەوە بۆ ئەمە گەڕێتەوەی کە بیناکانیان وەکوستان دروست نەکراوە کەم دڵی لەوە هەیە لە هەم لە دیزاینەکانە هەیە هەم لە جۆری کاتە بابسا باباس بە شتێک بکەین کە ئێستا هاوڵاتیان لەوانەیە نیگەران بن لەوەی کە ئەم بوو مەلەرزانە هەیە لە باکووری کوردستان و بێگومان ترسی ئەویان هەیە لە باشووریش ئەم بوو مەلەرزانە هەبێت باباس لەوە بکەین کەواتە ستانداردی بیناکانی ئێمە بە چ ستانداردی دروستکراوە دووبارەی ئەەکەمەوە پرسیارە چونکە گرنگە لەگەڵ ئەوەی کە ئێمە زۆر پرۆژەی نیشتە جێبوونمان هەیە هاوڵاتێکی زۆری تێدا ئەژی لەوانەیە ئەوان زیاتر ترسیان لەسەر ئەوە هەبێت کە بیناکانیان بڕۆخێ هیوا هەیە لە قاتی سیانزە ئەژی هیوا هەیە زۆر بەرزترە لەو قاتە زۆر بێگومان بێگومان ترسی ئەوەی هەیە چۆن بێتە خوارەوە لەو بینا لەوانێت جاری وایە بوو مەلەرزەکەش ببێ دابنیشە لە ماڵێکی خۆیدا چکە ئەزانێ ناگاتە خوارەوە تا کۆتاییە بوو مەلەرزەکە کەواتە ستانداردەکانمان تا چەند لە ئاستی پێویستدان ئێمە طبعا لە جیهانە ستانداردی بۆ مەلەرزە هەیە بە تایبەتی لە وڵاتانەی کە بۆ مەلەرزە زۆرتیانە بۆ معلوماتی هاوڵاتیانیش ڕۆژانە ئێمە بوو مەلەرزە لە هەموو شوێنەکە هەیە ئەڵێن بە هەزاران هەیە بەس بازێکیەوەی کە تا دووشە دوو پلێڕەختەرە ینی هین ناکرێت جیازی تایبەت نەبە هەستی پێ ناکرێت کابوو بوو مەلەرزە دایمە لە چوار دۆرمان هەیە بەڵام ئەوانەی کاڵێن چەقی بوو مەلەرزەوە و جیۆلۆجیەکان پێمان ئەڵێن ئەوە چیاکانی زاگرۆزە با بڵین هەرێمی کوردستان ئەگەر بە ڕێزی باسی هەرێمی کوردستان بکەی ئێمە چەقی تا ئێستا چەقی بوو مەلەرزەمان نییە بەڵام چوار دەورمان خەتەرە ئەوە لە ئێران ڕوئەیە ئەوە لە تورکیا ڕوئەیە لەو جێگایانە
بەڵام تەسیرەکەی بۆ ئێمە بێ خۆ سووراژۆکم ئارزم کردی ڕۆژاوی کوردستان سنتەری چقی بوومەلەرزە نیە بەڵام ئەو زەرە زۆریان کرد کەوا بۆ احتیاتی خۆمان بکەین ئێمە لێتان نەشارمەوە لە ساڵانی پێشووە هەتانەوەکانیش تا ڕاپەڕینیش ئەندازیاری ئێمە هەموو سێکتەرەکانی تر حکومەتە یەک لە دوایەکەکانی مرکزی بەغانیانە هێشت بە هیچ شێوەیەک دەست بین لە تەسمیم هەموو تەسمیم لە بەغاوە بە حازریە هات چۆنیان کردوێن بەستەن فیزەکەین بەڵام لە دوای ڕاپەڕینەوە بەڕاستی هەل بۆ ئەندازیارەکانمان ڕەخسە ئەندازیاری دیزاینەری باشمان هەیە ناحی ئینشائی باسەکەم یعنی سترکچەر بیناکاری بیناکاری بۆ مانایی چۆن ئێمە ئەو پایە و شتانی ئەو پایە و دیوار و تایبەتی پایە و دیوار لە بوومەلەرزەیە زۆر گرنگە یعنی سەقف و جسرەکان ئەوەنە گرنگیشی ئەو تویان نییە بۆ بوومەلەرزەوە لەوەی کە پایەکان هیان ئەوانەی کە ستونی کەواتە لە خانوەکانیشا گرنگە هەبێت بەرجنی هەر باڵەخانە بەرزەکان بێت ئێستا مەسەر ئەو بابەتە ئەگەر کاتما بێ لە دوای ئینتیفازەکە لە دوای ڕاپەڕینەوە هەلمان بۆ ڕەخسا دەستمان کرد بە تەسمیمی تر وردە بەڵام بەڕاستی حسابی بۆ زەمان نەکرد بوو بۆ لەبەر یەک دووشت لەبەر مەڵتەکە ئێمە هەموو پیانەوتین ئێوە لە چقی بوومەلەرزیان ئێوە دوورن ئێوە بەپی کۆدەکان بەڵام ئەمریکیەکان کە هاتنە ئێرە و هەندێک جیهازیان نەسب کرد لە کوردستانە دوایی پیان ڕاگەاندین ینی لە ڕێگەی هەندێک هینی تایبەتەوە کە ئێمەش لە چقی بوومەلەرزین بۆیە ئەو تەسمیمانی کە هات لە تورکیا و لە ئێرانەوە سیرەکەنەوە حسابیان کردووە بەڵام ئێمە حسابمان نەکردووە بۆیە بە خۆمانە هاتینەوە گەڕاینەوە ئەوانەی کە دیزانی ئینشائیەکەن بیناکاری دەستیان پێکرد کە حساب بکەن بۆ پایەکان و لەگەڵ دیوارەکان شتێکی پێوتێ شیرۆڵ ینی نازانم بە کوردی چی پێڵیان دیوارێکی کۆنکریتیە لە ئەوڵەوە ئەبێ بڕات تا سەری سەرەوە بە هیچ شێوێک نابێ فەتحیتیان بەڵام مامۆستا ئێمە ئەوەی بیر لە جوانیەکەینەوە بیر لە کوالیتی ناکەینەوە بیر لە دیزاین لە ناوماڵەکانمان ئەەکەینەوە بیر لەو ناکەینەوە کە ئەگەر پایەک هەبێ باشتر لە ناوماڵەکانماندا لەوانێ زۆر هاوڵاتی بڵێ ئەم پایە ڕێگرە لە بەردەم جوانی ماڵەکەم دروستی ناکە بڕوا بکە زۆر جار مسلمی ئینشای یاخوا بڵێن دیزاینەری بیناکاری وا بڵێن ئەوەی شیشی کۆڵۆم کۆنکریتەوە بابەتانە ئیشمان کردەوە بۆ خەڵک خەڵکەکە خۆیەکێ شیشەکە کەمەکاتەوە کۆنکریت کەمەکاتەوە مەقتا کەمەکاتەوە ینی با بڵین دزی لە خۆیەکڵێ ئەوە زۆرتان داناوە بۆی تێچووی کەم بێتەوە بەڵام حسابی ئەو ناکە لە کارەساتێکی ئاوایە چی ڕۆیە بۆیە ستاندەرات هەیە بە سەراحەت بەڵام ئەو ستاندەراتەی کە لە یابان لە ئەمریکا لەو شوێنانە باس کە هەیە ئەو تەکنۆلۆژیایی کە ئەوان هیانە ئێمە نیمانە بەداخەوە بەڵام وەکو کۆد و بمبورە وەکو کۆد و وەکو ئەو بابەتانەی تری کە بەکارە هەنێ لە تەسمیمە ئەکرێ بەس با ئێمە بینە سەر تەنفیزی شەر تەسمیم نییە تەنفیزیش مشکلەیە تەنفیز وەکو پێم وتی خەڵک هەیە دزی لە خۆیەکە خەڵشێک هەیە بۆ هۆی بازرگان و ئەو ئاکە تەنانە زۆر جار لەوانەیە بازرگانەکەش مقاولەکەش کۆمپانیاکەش پێی نەڵێ بەڵام کرێکارەکە هینی تیاکە کەم تەرخەمی تیاکە چیمە تۆی کەم تیاکە شیشەکە جوان لە شوێنی خۆیان نابەستێ یعنی ئەمە لە یەک ڕەهەند نییە چەمکەکانی زۆرن کە ئەمانە بێ هەمووی بە یاسا و بەڕێنمایی وەزارەت بکرێ ئێستا ترسێک دروست بووە لە لای هاوڵاتیان بە تایبەتەوانی کە لە باڵەخانەکانن لە ڕووی زانستی و لە ڕووی ئەندازیاریەوە ئێستا کامیان باشترە ئایا خانە و باشترە یاخود بینا و باڵەخانەکان باشترە لە زۆر جار قسەیەک ئەکرێت لەو ڕۆوانێ ئەڵێن هەتا قورستر بێ هەتا کێشی زیاتر بێ بەرگەی بوومەلەرزە زیاتر ئەگرێ ئەمە تا چەند دروستە یاخود دەگەڕێتەوە سەر کوالێتەکەی ئەو سیستەمەی کاماژت پێدا دەبێ هەبێ بەداخۆی بەرنامەکە تۆسێ پەلە بوو هەندێک من ڤیدیۆشت هێنا بوو هەندێکیشی مۆدێلیش هەیە خۆی ئەگەر بکرێت دەستم بەکاربێنم ئەوەی کە جەنابتەڵێ ئەگەر ئەمە تۆپێک بێ تۆپێکی قورس بێ ئەمەش پایەکە بێ ئەم تۆپە هەتا قورس بێ تەبەن تەسیری خراپترە نەک ئەوەی کە جەنابتەڵێ بەعکسەوە تا سوکتتر باشتر ئەمە ینی نمونەیەکی بەسیط بەڵام بڵی کامیان باشە و کامیان خراپە هەردووشیان باشن ئێمە وتم لە بیدایەتی بەرنامەکەمە خەڵک ناتوانێنی هەردووشیان باشن بەڵام ئەبێ احتیاطاتی خۆمان بکەین ئەوەی کە بە پێی ستاندەراتی ئەندازیاری دروستکرا پێی کۆدەکان دروستکرا بێ کۆدە جیهانیەکان بەداخەوە کۆدی خۆمان نییە کۆدی عراقیش هەیە بۆ زانەری هاوڵاتیان و بەڕێزیشتان کۆدی عراقیە لەسەر بوومەلەرزە بەڵام تا ئێستا ئەمە هەوڵمانە کۆدی کوردی دروستکەین لە زۆر بابەتەکانی تر لەبەرەوەی دەوڵەت نین ڕێگەمان پێنایەن بەسەراحەت بەڵام با بڵین کۆدی عراقی نزیکترینانە کۆدی ئێرانیمان هەیە کۆدی تورکی هەیە هەش کۆدێک بێت ئەن کۆدی ئەمریکی و ئتر ئەوروپی و شت زۆر هەیە کە بتوانین ئیشی لەسەرکەین ئەمە وەکو دیزاین بەڵام وەکو عەرزمکردن تەسمیم جێبەجێکردنەکەشی گرنگە ئەو مەوادانەی وەکو بەڕێزی باسی کرد لە
لە بەکارهێنانیانە ئەنواع مەوادمان هەیە ئێستا ئەمانە چۆن ئەو تەکنۆلۆژیای مەوادانە بینین کە زۆر بە سەریعی تەتەوڕەکە. مامۆستا لەوانەیە ئێمە ئەوە بیر لە دیوار و دروستکردنی پای بیناکانەکەینەوە ئەوە بیرەوە نەکەینەوە ئەو پێداویستیانە چین کە پێویستن لەناو باڵەخانەکان لەناو بیناکانە بن بەتایبەت باڵەخانەکان مامۆستا لەوانەیە بوومەلەرزەیەک بە گوڕێکی زۆر ڕوو بدات بەڵام ئاسانسۆرەکانمان هێندە کەمن لە ناو باڵەخانەکان هاوڵاتیان نتوان هەمویان بەجارێک بڕۆنە دەرەوە یاخود ئاسانسۆرەکان هی ئەوە نین کە بەجارێک هاوڵاتیان بچنە دەرەوە بۆ نمونە مامۆستا هیچ بینایەک ئەبینی بیری لەوە نەکرێتەوە پەیژێک لە دوای بیناکە دروستکە بۆی ئەگەر هاتوو هاوڵاتیان نەیانتوانین لە ڕێگەی ئاسانسۆرەکە بچنە خوارەوە لە ڕێی پێشەکەەوە بچنە خوارەوە ئایا ئەم کەرەستانە ئەم ئامێرانی گواستنەوە تا چەند گرنگە بوونیان هەبێ و لەنە هەموو باڵەخانێکیش بە شێوازێکی کوالیتی بەرز دروست بکرێت. بۆ زانەری بەڕێزێم شتێک هەیە سیفتی پێوداین سەلامەتی لە کاتی ڕوودانی بوومەلەرزە ئێستا کراوەتە پێما بێت مامۆستا بۆ هەموو باڵەخانەکان کە دەبێت هەبێ ئەوە بۆ ئاگرە فارسکەیت بۆ خوانەخواسە لە حاڵەتی ڕوودانی ئاگرا لەم لاوە ڕووبا خەڵک لەم لاوە داڵەزێ بەڵام بۆ بوومەلەرزە ئەوانەی کە سیفتی عالەمی ئیشەکەنەوەی کە من ئاگام لێ تەوسیاتی ئەوان وایە لە کاتی بۆمەلەرزە مەچۆرەنا ئەسانسۆرە ئەسڵەن باش نییە تۆ بچیتە ناوس لەبەرەوە ئەوە حەل نییە بڵی ئەسانسۆرەکە گەورە ئەەکەم و خەڵک چونکە ئەوە حادیسانی کە ڕوویە و کارەساتی دروست کردو زیاتر ئەو قەرباڵغی و فەرتەنەیە کە دروستە بێ ئەو تۆقانەیە کە خەڵکێک هاوارەکە خەڵکێک زۆرە ترسێ بۆیە ئەوانەی کە لە واری کاتە مامۆستا چی بکە هاوڵاتی لەو کاتەیە ئەوە طبعاً ئەوە بێ خەڵکی مختەزمانکی لە بابەتانە ئەڵێ زیاتر بچۆرە ژێر شتێک مەسەلەن مێز تەنیشتی پایەک ناو دەرگاکە ئەو شوێنانەی کە ئێمە تەوەقوعەکەین یاخود با بڵین ئەبحاسەکانە یان لە کارەساتەکانە ئەوانە شوێنی سەلامەت بوون ینی لە خۆڕایی ئەو ساندەراتانە دانراوە یعنی با خەڵک با بچێتە ژێر مەسەلەن مێزێک ئەی لە ڕێی بیناسازی بچێتە کوێ بۆ نمونە بچێتە لای دیوارێک لای قادرمەکە بچێت شوێنێک دوور بێ لە پەنجەرەکانەوە بچێتە بەڵێ نزیکی پایەکان دابنیشیان ئەگەر شیرۆڵ هەیە شیرۆڵ ینی ئەو دیوارە کۆنکریتیانەی کە لە باڵەخانەکانە هەیە لە تەنیشتی ئەوە دابنیشی و ئەڵێ دەستخاتە سەرسەری و پاڵکەیە ویان بە چیشکانەوە ئەو بابەتانەوە کاتمان زۆر کەماوەکو دوا پرسیار ئەو باڵەخانانە یاخود ئەو بینانە لە دوای بوومەلەرزە ڕەنگە هەندە بینا باڵەخانە هەبێ ڕاستە نەڕووخاوە بەڵام زەرەر و زیانی بەرکەوتۆ دەرزی تێبوو یاخود تەقیوە ئەمە لە دوای بوومەلەرزە ئایا هیچ مەترسێکی لەسرە بۆی کە جارێکی ترەمە بڕوخی یاخود ژیانکردن تێدا ئاساییە یان هیچ لیژنەیەک هەیە هیچ لیژنێکیان دازیاری هەیە کە بتوانێت بچێ هەڵسەنگاندنێ بک بۆ ئەو بینا باڵەخانانە کە ئەمە توانای ژیانکردنی تیا دەبێت بۆ لەمە دوای یاخودنا باسی هەرێمی کوردستانەکەی جەناب بەگشتی و هەرێمی کوردستانیش طبعاً ئەوەی کە بوومەلەرزەی یەکەم کە ڕوئەیە جاری وایە زۆر خەتەر نییە بەڵام بوومەلەرزەی دووهەمیان خەتەرە بۆ لەبەرەوەی جەناب بفەرمووت درز دروستە بێ زەرەر لە بیناکان دروستە بێ یەکەم جار ناڕۆخێ بەڵام دووەم جار کە لێیایەوە بۆیە دایمە تەوسیەکرێ ئەگەر دیوارەکانیان پایەکانیان ئەوانە زەرەری زۆری هێنا خەڵکەکە نەچێتەوە ناوی باشترە هەتا ئەو لیژنە مختەسە کە ئێڵیان چاکردنەوە نەبیناکانەکرێت بەداخۆی من لە کوردستان لە هەرێمی کوردستان ئەو شتانەمان نییە ئیلا شتی خۆبەخش نەبێ ساڵی 2007 بوو کە لە دەربەنی خان ئەو شتانە بوو چەند لیژنەیەک دروست کرا بە من بیرمە پرۆفیسۆرەکەم کاکتۆر ڕەوف سەرۆکایەتی ژنەی هەندێک لیژانێک کرا ئەوانە شار شتی خۆبەخشی بوون ڕیکۆمەندیشنیان خۆ باڵێن تەوسیات و شتیان ئەیا بە حکوومەت کە ئەو شتانە بکرێ یەک دقە کات ما بێ من دێرەوە داوا لە هەموو لێپرسراوەکانی هەرێمەکەم ئیتر ناقم نیە حکوومەتە حیزبەکیە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە با هەل لە ئێستەوە بیر لەوە بکەنەوە سنتەرێکی توێژینەوە لەسەر بوومەلەرزە بکرێت ئیتر لە زانکۆکانە بێ لە دەستی کوردستانی یا بێ لە دەوائیرەکانە بێ بکری ئەگەر لەمای ڕابردووە توێژینەوە کراوە لەسەری هەندێک توێژینەوەی فەردی هەیە زۆر سپاس بۆ ئەوە بۆ پرسیارە هەندێک توێژینەی تاکە کەسی هەیە یان هەندێک توێژینەی ئەتڕاحی دکتۆرا و ماستەر هەیە ئەمانە کافی نین ئێمە بێ سنتەرێکی گەورەمانە بێ خەڵکی مختصی تا بێ نەک ئەندازیار لە جیۆلۆجی لە جیۆگرافی لە هەموو ئەو بابەتانی کە ڕەبتیانە حتا لە کوشت و کاڵ لە ئاودێری چونکە هەمی ڕەبتی هەیە ئەو بینایی کەوتم نیوەی لار بۆتەوە ئەو لەوانەیە بۆریکی مەجاری شکابێ بۆریکی ئاو شکابێ لە ژێرەوە گڵەکەی بۆشکرد بێ نازانین لەوانەیە بیرێک لە شوێنێک نزیک ئەوێ لێرا بێ ئاوەکی لەوێ بردب یعنی
ئەبێ ڕاهەندەکان زۆر بن خەڵکێکی زۆری تیاابێ با وەکو ئەلپیزیەکەی لێنێ ئەو هەموو ڕکشۆ پشتانەمان کرد و دوایی چۆ سەر وەرەقە و کەزیشی لەسەر نەکرد ئەمەکاری لەسەر زۆر سپاس مامۆستا بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز عەتا شێخ کەریم مامۆستای زانکۆ پسپۆڕی بیناسازی کاوەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆ لەگەڵمان بوو وەڵایزانم پرۆگرامی ئەمڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایەنجەی سوود و ڕۆزامەندیتان بوو بێت تا سبێنێ هەر شاد و کامە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.